لە تۆمارکراوەکانی ڕێکخراوی بنیاد. ناوی کتێب قەیرانی کەم خوێندنەوە لە کوردستان. نووسەر محەممەد ساڵح پێندرۆیی. جگەرسۆس. پیچنین نووسەر. پێداچوونەوەی بەرزان ئەبووبەکر. نەخشەسازی بەرگ و ناوەوە گۆڤاری بڕیار. چاپخانە پیرەمێرد سلێمانی. نۆبەتی چاپ یەکەم. ساڵی چاپ 2012. تیراژ 1000 دانە. لە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتیەکان ژمارەی سپاردنی 387 ساڵی 2012 پێدراوە. مافی لە چاپدانەوەی بۆ نووسەر پارێزراوە. کۆی لاپەڕەکانی 72 بەرواری 27/8 2013. خوێندنەوەی تارا ئەسکەندەر. جێبەجێکاری دەنگ بێخاڵ مستەفا. بیسەری ئازیز، کتێبی قەیرانی کەم خوێندنەوە لە کوردستان پێکاتووە لە 42 تراک و بەم شێوەیە ڕیزبەندی بۆ کراوە. تراکی یەکەم. ئەم پەرتووکە پێشکەشە بەو کەسانەی کە دۆستی ڕاستەقینەی پەرتووکن. سوپاس و پێزانین. تراکی دووەم. پێشگوتن. تراکی سێیەم. خوێندنەوە چییە؟ تراکی چوارەم. مێژووی خوێندنەوە. تراکی پێنجەم. ئاستەکانی خوێندنەوە. تراکی شەشەم. بەشەکانی خوێندنەوە. تراکی هەفتەم. لق و بەشەکانی خوێندنەوە. تراکی هەشتەم. گرنگی خوێندنەوە چییە و لە چیدایە؟ تراکی نۆیەم. کێشەکانی خوێندنەوە. تراکی دەیەم. گرنگی کات. تراکی 11. جۆرەکانی کات. تراکی 12. پاڵنەرەکانی خوێندنەوە. تراکی 13. قەیرانی کەم خوێندنەوە لە کوردستان. تراکی 14. گرنگترین فاکتەرەکانی قەیرانی کەم خوێندنەوە لە کوردستان. تراکی 15. ئایا ڕاستە پەرتووک باشترین دۆستی مرۆڤە؟ تراکی 16. خاڵە ئەرێنی و باشەکانی پەرتووکی باش. تراکی 17. باشترین کات بۆ خوێندنەوە. تراکی 18. باشترین شوێن بۆ خوێندنەوە. تراکی 19. باشترین جۆری خوێندنەوە. تراکی 20. جۆرەکانی خوێنەر. تراکی 21. ستراتیژیەتی خوێندنەوە. تراکی 22. سوودەکانی هەبوونی ستراتیژیەتی خوێندنەوە. تراکی 23. خوێندنەوە لە نێوان چۆنیەتی و چەندایەتیدا. تراکی 24. لە نێوان تێگەیشتن و ئەزبەرکردن کامیان هەڵبژێرین. تراکی 25. گرنگیدان بە زمان. تراکی 26. گرنگیدان بە ڕێزمان و خاڵبەندی. تراکی 27. سوودوەرگرتن لە ئامرازی خوێندنەوە. تراکی 28. ئامادەکردنی دەفتەر یاداشتێک بۆ خوێندنەوە. تراکی 29. جۆرەکانی کتێب. تراکی 30. تەرخانکردنی بودجە بۆ کڕینی کتێب. تراکی 31. هەبوونی پەرتووکخانە لە ماڵەوە. تراکی 32. پێشکەشکردنی کتێب بە دۆست و هاوڕێ. تراکی 33. جیاوازی نێوان ئەوانەی ناخوێننەوە و ئەوانەی نازانن بخوێننەوە چییە؟ تراکی 34. ئایا خۆشەویستی هۆگری بۆ خوێندنەوە پێویستە؟ تراکی 35. سوودوەرگرتن لە چرکەساتەکانی ژیان. تراکی 36. خوێندنەوە بۆ خوێندنەوەیە یان بۆ چێژوەرگرتنە لە خوێندنەوە. تراکی 37. شێوازی خوێندنەوەی کتێب. تراکی 38. لە کاتی خوێندنەوە وا باشە سوود لە مێز و کورسی وەرگرین. تراکی 39. خوێندنەوە بۆ هەمووانە. تراکی 40. پاراستنی کتێب لە فەوتان. تراکی 41. چێ لە قەیرانی کەم خوێندنەوە لە کوردستان بەرپرسیارە. تراکی 42. کۆتایی بەرهەمە چاپکراوەکانی نووسەر. ئەم پەرتووکە پێشکەشە بەو کەسانەی کە دۆستی ڕاستەقینەی پەرتووکن. سوپاس و پێزانین. پڕبەدڵ سوپاس و پێزانینی خۆم ئاڕاستەی هەموو ئەو کەسانە دەکەم کە بە جۆرێک لە جۆرەکان یارمەتی منیاندا بۆ لەدایکبوونی ئەم بەرهەمە ناوازە. دکتۆر مراد حەکیم،
مامۆستا بیرمان، کاک بەرزان ئەبووبەکر، کاک جوتیار سوڵتان، کاک شێرکۆ. هیوادارم نمونەیان زۆر بێت. پێشگوتن بە ناوی خودای مەزن و دلۆڤان. بابەتی خوێندنەوە بابەتێکی فراهەستیار و بایەخدار و گرینگە، چونکە خوێندنەوە قوتابخانەیە کە بۆ زانا و داناکان و تێگەیاندن و پێگەیاندنی چین و توێژەکانی کۆمەڵگا. هەروەها مامۆستایەکی دڵسۆزیشە بۆ ڕزگارکردنمان لە چنگی نەفامی و نەزانی و نەخوێندەواری و کۆلەواری و بێئاگایی و بێهەستی. گرنگی ئەم پرۆسەیە بۆ ئێمە وەکو گرنگی خوێنە بۆ جەستە، چونکە بە بێخوێندنەوەیەکی بەردەوام و سیستماتیک ناتوانین لە واتا و مەدلولەکانی ژیان و بوونەوەر تێبگەین. هەروەها ناتوانین بە شێوەیەکی تەواو تەندروست بە ئەرچی سەرشانمان هەڵبستین و پیت لەسەر خاڵەکاندا بنین. ئەڵبەتە خوێندنەوە پرۆسەیەکە هەر تەنیا پەیوەست نییە بە ڕۆشنبیری و چینی دەستە بژێر، و بەڵکو پەیوەستە بە ژیانی گشتاک و چینێکی کۆمەلگاوە، بە گەورە و بچووک، زانا و نەزان، خوێندەوار و نەخوێندەوار، پیا و ئافرەت، پیر و گەنج، پاڵە و کابان، جوتیار و شوان، مامۆستا و قوتابی، فێرکار و فێرخواز و تا دوایی. چونکە خوێندنەوە خۆراکی مێشکە و پرۆسەیەکی ژیاری و تەواوکاریشە، لە ڕێگەی ئەو پرۆسەیەوە دەتوانین ببینە کەسانی زانا و دانا و بەتوانا و وشیار و ژیر و وریا و تێگەیشت و پێگەیشت و هەروەها لەم ڕێگەیەوە دەتوانین ڕۆژ بە ڕۆژ بازنەی زانیاریەکانمان بەرفراوانتر بکەین و خوێندنەوەیەکی زانستیانەتر و بابەتیانەتر و لۆژیکیانەتریش بۆ ئێستا و دواڕۆژی خۆمان و کەسانی تر و جیهان بەگشتی بکەین. بەڵام حاڵی حازر خوێندنەوە لەم وڵاتەدا لە قەیرانێکی قوڵدایە، واتە ئێمە دەمێکا بەدەست ئەم دەردەوە دەناڵێنین و هیچ دەرمانێکی شک نابین ئەم دەردەمانی پێ چارەسەر بکەین. بۆیە بە پێویستمان زانی تیشکێک بخێنە سەر ئەم بابەتە گرینگە، بەڵکو لە ئایندەیەکی نزیکدا بتوانین بەردی بناغەی خوێندنەوەیەکی سیستماتیک لە کوردستان دابنین. ڕەنگە بۆ یەکەم کەس و کۆتا کەسیش نەبم لە دەرگای ئەم بابەتەم دابێت، بەڵام بە حەقیقەت ئەم بابەتە هێندە بە هاو ئەرزشی هەیە کە بەدەیان و سەدان پەرتوچی لەسەر بنووسرێت و بەدەیان توێژینەوە و لێکۆڵینەوەی زانستی لەسەر ئەنجام بدرێت. هیوادارین بتوانین هاریکاری خوێنەرانی خۆمان بکەین، بە تایبەتی گەنجەکانمان، تاوەکو لە خەوی خەفڵەت و بێئاگایی وشیاریان ببنەوە. ئەو بۆ شایە ڕۆحی و زانستیەی کە هەیەە بە خوێندن و خوێندنەوەی سیستماتیک و بەرنامە بۆ داڕێژرا و پڕ بکەنەوە. دڵنیاشم ئەگەر زانایانە ئەم کلیلە بەکار بێنن، بە ئاسانی دەتوانن دەرگای خێر و خۆشی بەڕووی خۆیاندا بکەنەوە و بە وشیاری ژیان بەسەر بەرن و لە گشت بوارەکانی ژیاندا پێش بکەون و سەر بکەون و تێبگەن و پێبگەن و بەرەو ئاسۆیەکی گەشتر و ڕووناکتر هەنگاو بنێن. محەممەد ساڵح پێندرۆیی، جگەرسۆس، هەولێر بە حرکە 11/2/2012. خوێندنەوە چییە؟ سەرەتای باسەکەمان لە پێناسەکردنی چەمچی خوێندنەوە دەست پێ دەکەین. دانەری فەرهەنگی موعینی فارسی بەم شێوەیە پێناسەی خوێندنەوە دەکات. بە وردی ڕوانینی شتێکە بۆ هەڵوەستەکردن لەسەری، وەکو خوێندنەوەی پەرتووک یان هەرنووسینێکی تر و تێگەیشتن لێی. ڕوانینی شتێک و هەڵوەستەکردن لەسەری، خوێندنەوەی شتێک بۆ درکردنی ئەو شتە. لە دید و تێڕوانینی حەسەن عەمید، دانەری فەرهەنگی عەمیدی فارسی، خوێندنەوە بریتیا لە ئاگاداربوون و زانیاری وەرگرتن لە شتێک بە درێژەدان بە خوێندنەوەی ئەو شتە، وەکو خوێندنی پەرتووک یان هەر نووسراوێکی تر وردبوونەوە لێی. هانا میولا پیدەرسن ئاوا پێناسەی خوێندنەوەی کردووە، تێگەیشتنە لە دەقی نووسراو یان چاپکراو. دکتۆر عەلی ئەکبەر سەیف پێی وایە خوێندنەوە پرۆسەیەکە، لە ڕێگەی ئەو پرۆسەیەوە مرۆڤ فێری زانست دەبێ و ئەو زانستە بەهۆی یادگەوە زەخیرە دەبێت و بەیاد دێنێتەوە و سوودی لێوەردەگرێت. دکتۆر حەسەن عەرێشی بەم شێوەیە پێناسەی خوێندنەوە دەکات. خوێندنەوە کردەوەیەکی استراتیژیە، بەهۆیەوە واتە بنیاد دەنرێت. ئەمەش لە ڕێی کارلێکی دینامیکی نێوان خوێنەر بەو مەعریفەت و شارەزاییەوە کە هەیەی لەگەڵ دەق بەو زانیاری و بیرۆکانەوە کە لە خۆیدا هەڵی گرتووە. دکتۆر محەممەد بن شەدید بوشرا پێی وایە خوێندنەوە پرۆسەیەکی ئەقلیە، شیکردنەوەی ئەو هێمایانەش دەگرێتەوە کە خوێنەر لە ڕێگەی چاوەکانیەوە ورەیان دەگرێت. ئەم پرۆسەیە پێویستی بە تێگەیشتن لە واتاکان و بەستنەوەیان بە شارەزایی تاکەوە هەیە. هەروەها پێویستی بە چەندان کردەوەی دەرونی و عەقلی هەیە کە تا ڕادەیەکی زۆر ئاڵۆزن.
دکتۆر نەبیل عەبدولهادی، دکتۆر عەبدولعەزیز ئەبوو حەشیش، دکتۆر خالید عەبدولکەریم بەم شێوەیە پێناسەی خوێندنەوە دەکەن. خوێندنەوە هونەرێکی زمانەوانیە، ژێدەرێکە تاک لەو ژێدەرەوە سامانی زمانەوانی خۆی بەدەست دێنێت. هەروەها خوێندنەوە سەرچاوەی ڕۆشنبیری مرۆڤایەتی و گەنجینەی زانستەکانە. هەر لە ڕێگەی خوێندنەوەش تاک بە زانست و ڕۆشنبیریە فرەجۆرەکان ئاشنا دەبێت و فاکتەرێکی سەرەکیشە بۆ خوێندن و پڕکردنەوەی کاتی دەستبەتاڵی. بە هیزر و تێڕوانینی بەندەش سادەترین پێناسە بۆ خوێندنەوە ئەمەیە. هەر دەقێکی نووسراو یا بیندراو لە ڕێگەی هزر یان چاو یان زمانەوە بۆ ناو مێشک بگوازرێتەوە، پەیوەندی لەگەڵ بەرقەرار بکرێت، دەتوانین ناوی بنین خوێندنەوە. مێژووی خوێندنەوە. مێژووی خوێندنەوە پەیوەندێکی بەهێز و نزیکی لەگەڵ مێژووی نووسیندا هەیە، چونکە هەردووچیان دووڕوو یەک دراون. بۆیە زانینی دەستپێکی کاری نووسین و خوێندنەوە کارێکی ئەستەمە، ئەگەر نەبێژم مەحاڵە، چونکە هیچ داتا و بەڵگەیەکی مێژووی و زانستیمان لەبەردەستا نییە بۆ پشتڕاستکردنەوەی ئەم مێژووە. بەڵام پێدەچێ مێژووی خوێندنەوە و نووسین بە شێوازی جۆراوجۆر بەقەدەر مێژووی مرۆڤایەتی کۆم بێ، چونکە مرۆڤ هەر لە سەرەتای هاتنە جیهانەوە هەوڵی ئەوەی داوە لە جیهانی دەوروبەری خۆی تێبگات و کارلێکی لەگەڵدا بکات و بزانێت چۆن بە چ شێوەیەک مامەلە لەگەڵ دیاردەکانی سروشتی و بوونەوەر و پێداویستیەکانی ژیاندا بکات و پرسیار بکات و وەڵامی پرسیارەکانی خۆی چنکەوێت. بە تێڕوانینی سوندال لە مێژووی خەت و کتێبدا میسریە کەونارەکان لە پێش گەلانی ترەوە بوون، هەروەکو چۆن لە زۆربەی بوارەکانی دیکەی شارستانی مرۆڤایەتیدا هەمیشە پێشڕەو بوون. هەروەها بەدیدی سوندال میسریەکان بۆ نووسینی کتێب سوودیان لە داری زەڵ واتان نەی وەردەگرت. ئەم دارە بە جۆرێک ڕوە و خوارەوە دادەتاشرا تا بتوانرێ بە پێی ئەو ئاراستەی کە پێی دەدرێت بە وردی یان بە گەورەی بنووسرێت. زانایانی ئەم بوارە وای بۆ دەچن مرۆڤی بەرایی بۆ گزارشکردن لە هزر و تێڕوانینی خۆیان لەسەر ڕوودا و دیاردە سروشتیەکان پێش هەر جۆرە نووسینێک پەنایان بۆ وێنە و نیگارکێشان بردووە. ئەمەش لەسەر ئەشکەوت و کەڤەرەکان ڕەنجی داوەتەوە. گرنگی کتێب و خوێندنەوە و نووسین لە دید و هزری زانا و بیرمەندانی جیهانەوە. زانا و بلیمەتە گەورەکانی جیهان زۆر بەباشی بایەخ و گرنگی خوێندنەوە و نووسین و کتێبیان زانیوە، بۆیەش زۆر وتەی جوان و دانسقەیان لەو بارەیەوە هەیە کە جێی خۆیەتی ئاماژە بە هەندێک لەو وتە بەهادارانە بکەین. ڕوسن پیر لەبارەی کتێبەوە دەڵێت پەرتووکی چاک وەکو هەڤاڵی چاک وایە. سیسرۆن دەڵێت ژووری بێکتێب وەک لاشەی بێجیان وایە. مۆنتسکیۆ دەڵێت پێویستە زۆر بخوێنینەوە تاوەکو بزانین کە هیچ نازانین. ڤیکتۆر هۆگۆ دەبێژێ مرۆڤ لە کام شوێن ژیان بەسەر ببات پێویستە لەو شوێنە کتێبیش هەبێت. ئەبراهام لینکۆڵن دەڵێت ئێمە دەتوانین بەبێ حکوومەت بژین، بەڵام ناتوانین بەبێ کتێب بژین. پێشەوا عەلی ڕەزای خوای لێبێ دەفەرموێت کتێب باخ و بێستانی زاناکانە. مارتن لەبارەی نووسین و خوێندنەوە وتوویەتی خوێندنەوە وەکو پیادەڕۆییە، نووسینیش وەکو هەڵفڕینە. تۆمای ئەکیۆنی وتوویەتی سڵ لە کەسێک بکەوە تەنیا کتێبێکی خوێند بێتەوە. ئەناتۆل فرانس ساڵی 1961 لەبارەی کتێبەوە دەڵێت کارێکی ئەفسون ئامێزە، وێنە و تارمایی لێدێتە دەر، نهێنیەکانی دەروون دەهەژێنێت و دڵی مرۆڤ دەگۆڕێت. نووسەری میسری عەقاد لەبارەی کتێبەوە دەڵێت من بۆیە کتێبم خۆش دەوێت چونکە سەوداسەری نووسینم. هەروەها دەڵێت کتێبم خۆش دەوێت چونکە بە تەنیا ژیانێک قنیات ناکەم. هەمدیس عەقاد لەبارەی خوێندنەوە دەڵێت خوێندنەوە چەندین تەمەنی تر بۆ تەمەنی مرۆڤ زیاد دەکات. باشلار دەڵێت چێژی خوێندنەوە ڕنگدانەوەی چێژی نووسینە. ڤۆڵتەر مەرجی دروستبوونی ڕابەر و پێشەنگەکانی جیهان بە پرۆسەی خوێندن و خوێندنەوە دەبەسرێتەوە و دەڵێت ئەوانەی دەبنە ڕابەر و پێشەنگەکانی مرۆڤایەتی و جیهان بەڕێوە دەبن ئەو کەسانن کە دەزانن چۆن و بە چ شێوەیەک بخوێنن و بخوێننەوە. هەمزاتۆف لەبارەی کتێبەوە دەڵێت پێویستە مێژوو بکەین بە دوو بەشەوە پێش دەرکەوتنی کتێب و دوای دەرکەوتنی کتێب. بەشی یەکەم شەوە، بەشی دووەم ڕۆژێکی درەوشاوەیە، یەکەم دۆڵێکی تەنگەبەر و تاریکە، دووەم یاداشتێکی فراوان یان ترۆپکی چیایە. هەمدیس ڤیکتۆر هۆگۆ
کتێب بە هاوڕێیەکی هێمن و ئەمین ناو دەبات و دەبێژێ. کتێب گەل هاوڕێی هێمن و ئەمینن. شاعیری ناوداری عەرەب ئەبوو طەیب متەنەبی 915 بۆ 965 زاینی کتێب بە چاکترین هاونشین لە قەڵەم دەدات لەو بارەیەوە دەڵێت بەشکۆترین شوێن سەرزینی ئەسپ و چاکترین هاونشینیش کتێبە. ئەدیسۆن دەڵێت خوێندنەوە بۆ ژیری وەک وەرزش بۆ لەش وایە. محەممەد فەریق حەسەن کتێب بە مامۆستایەکی ئەزەلی وەسف دەکات و دەڵێت کتێب مامۆستایەکی ئەزەلیە، شەو و ڕۆژی بۆ نییە، لە دەرس دادانمان کوول و کاس نابێت. کتێب کۆگەی هزر و زانست و زانیاریە. سێیەمین سەرۆکی ئەمریکا جیفرسۆن دەڵێت تەنیا ئەوانە ئازادن کە دەخوێننەوە، چونکە خوێندنەوە جەهل و خوراافە قاو دەدات. ئەم دنیایش سەرسەختترین دژمنی ئازادین. فرانسیس بیکۆن دەڵێت خوێندنەوە مرۆڤی کامڵ دروست دەکات. هەموو ئەم وتە بە نرخانە ئەو ڕاستیە دەسەلمێنن کە خوێندنەوە بۆ ژیانی ئێمە گرنگیەکی ژیاری و حیاتی و هەیە، چ لەسەر ئاستی تاک چ لەسەر ئاستی کۆمەلگا بەگشتی، چونکە بەهۆی خوێندنەوەوە ئاستی ڕۆشنبیری و هزری و زانستی و معریفیمان بەرز دەکەینەوە و پێی بە مەترسیەکانی ژیان دەبین و خۆشگوزەرانی و بەختەوەری بۆ خۆمان فەراهەم دەکەین. هەم دیس گرێکوێرە کۆمەڵایەتی و سیاسیەکانمان بەهۆی خوێندنەوەوە دەکەینەوە و بەفیتی ئەم و ئەو دەستخەڕۆ نابین. ئاستەکانی خوێندنەوە. ئەشرەف غەریب خوێندنەوە بەسەر سێ ئاست دابەش دەکات. یەکەم، خوێندنەوەی هێواش بەتیئە. ئەو خوێندنەوەیەیە کە مرۆڤ لە خولەکێکدا یان کەمتر لە خولەکێکدا 150 پەیف بخوێنێتەوە. دووەم، خوێندنەوەی مامناوەندی متەوەسطە. ئەم خوێندنەوەیە کە مرۆڤ لە خولەکێکدا 150 تا 350 پەیف بخوێنێتەوە. سێیەم، خوێندنەوەی خێرا ئەسەریعە. ئەو خوێندنەوەیە کە مرۆڤ لە خولەکێکدا 350 تا 800 پەیف بخوێنێتەوە. بەشەکانی خوێندنەوە. ئەڵبەتە چەندین بەشی خوێندنەوە هەیە. دکتۆر نەبیل، دکتۆر عەبدولعەزیز، دکتۆر خالید عەبدولکەریم لە کتێبەکەیاندا بە ناوی کارامەیی لە زمان و هزرکردنەوەدا مەهارات فی اللوغە والتەفکیر. خوێندنەوە دەکەن بە سێ بەشەوە کە ئەمانن. یەکەم، خوێندنەوەی بە دەنگدار. بریتیا لە خوێندنەوەی دەقێکی نووسرا و بە دەنجێکی بەرز و بیسترا و گەیاندنی ئەو دەقا بە مێشک لە ڕێگەی چاو زمانەوە. خاڵە ئەرێنیەکانی ئەم خوێندنەوەیە. خوێنەر فێری بوێری ئەدەبی دەبێت. خوێنەر زووتر فێری ڕوانبێژی و زمان پاراوی دەبێت. خوێنەر بڕوا و متمانە بە تواناکانی خۆی دەکات. خوێنەر پێی بە هەڵا ڕێزمانیەکانی خۆی دەبات و ڕاستیان دەکاتەوە. خوێنەر پێی بە هەڵە زمانەوانیەکانی خۆی دەبات و ئەو پەیوانەی بە هەڵە دەردەبڕدرێن ڕاستیان دەکاتەوە. یارمەتی کەسانی شەرمن و ترسنۆک دەدات تاکو لەسەر وتاربێژی ڕابێن. دکتۆر نەبیل، دکتۆر عەبدولعەزیز، دکتۆر خالید عەبدولکەریم. فاکتەرێکە بۆ ڕاهاتن لەسەر دانوستاندن و گفتوگۆکردن. خوێنەر فێر دەکات تاوەکو هەست بە بەرپرسیارەتی بکات و ڕێز لە هەستی کەسانی تر بگرێت و ڕێز بۆ ڕای ئەوانی تر دابنێت. ئامرازێکە بۆ دۆزینەوەی شێوازە فرەجۆرەکانی ئەدەبی وەک گزارشکردن و لۆمەکردن و سەرسوڕمان و نکۆڵیکردن و پاڕانەوە و تکاکردن و پرسیارکردن و تا دوایی. خاڵە نەرێنیەکانی ئەم خوێندنەوەیە. خوێندنەوە بە دەنجی بەرز وا دەکات خوێنەرەکە وزە و هێز و تینێکی زۆر خەرج بکات. خوێندنەوە بە دەنجی بەرز وا دەکات خوێنەرەکە زوو هەست بە شەکەتی و ماندووی بکات بە تایبەتی زمان و چەناگە و شەویلاگەکانی. خوێنەر بە دەنجی بەرز وا دەکات خوێنەرەکە دەوروبەری خۆی جاڕس بکات. خوێندنەوە بە دەنجی بەرز وا دەکات خوێنەرەکە دووچاری هزرپەرتی ببێت. خوێندنەوە بە دەنجی بەرز وا دەکات خوێنەرەکە زۆر جار بابەتەکان ئاوێتە و تێکەڵ بە یەکتری بکات. خوێندنەوە بە دەنجی بەرز وا دەکات خوێنەرەکە نەتوانێت زۆرترین وشە بخوێنێتەوە. خوێندنەوە بە دەنجی بەرز وا دەکات خوێنەرەکە کاتێکی زۆر بە فیڕۆ بدات. خوێندنەوە بە دەنجی بەرز وا دەکات خوێنەرەکە نەتوانێت وەکو پێویست بیرتیژ و وردبین بێت.
خوێنەر درەنگتر لە کڕۆکی بابەتەکە تێدەگات و وەری دەگرێت. دووەم، خوێندنەوەی بێدەنگ بریتیا لە خوێندنەوەی دەقێکی نووسراو بە کپی و بێدەنجی و بەبێ گوێگرتن. هەروەها گەیاندنی ئەو دەقا بە مێشک لە ڕێگەی چاو عەقڵەوە. خاڵە ئەرێنیەکانی ئەم خوێندنەوەیە. کەمتر خوێنەر شەکەت و ماندوو دەکات، کەمتر کات بە فیڕۆ دەدات، وردبینی و هزریەکی زیاتر بە خوێنەر دەبەخشێ، یارمەتی خوێنەرە شەرمنەکان دەدات، یارمەتی خوێنەرە ترسنۆکەکان دەدات، کەمتر پێویستی بە وزە و شیانەکانە، بنچینەیەکە بۆ پاراستنی نهێنیەکان، بنچینەیەکە بۆ مامەڵەکردن بە تایبەتی لە کۆنگرە و ناوەندە نێونەتەوەییەکاندا، خێراتر بەڕێوە دەچێ، دەرفەت بە خوێنەر دەدات تاوەکو زەین و هۆشی خۆی لە دەوری بابەتەکە چڕکاتەوە. خوێنەر زووتر لە کڕۆکی بابەتەکە تێدەگات و وەری دەگرێت. بنچینەیەکە بۆ پاراستنی نیزامی ناوخۆی دەوڵەت و دامەزراوە و کۆمپانیاکان لە کاتی نووسینەوەی گرێبەستە بازرگانیە نێوخۆیەکان. نابێتە هۆی هەراسانکردنی کەسانی تر بە پێچەوانەوە پەیوەندی کۆمەڵایەتیەکان تۆکمەتر و توند و تۆڵتر دەکات. خوێنەر دەستکراوەتر و ئازادترە لە کاتی خوێندنەوەی کپ و بێدەنگدا، چونکە کۆسپ و لەمپەری لە بەردەمدا نییە. لە هەر کات و شوێنێک قابلی پراکتیزەکردن بۆ نمونە لە پەرتووکخانەکان، بازاڕ، قوتابخانەکان، نەخۆشخانەکان، گەڕەک و ماڵەکان، یانەکان، مزگەوت و شوێنە ئاینیەکان، ناوەندە ڕۆشنبیریەکان، چێڵگەکان، پارکەکان، ناوپاسەکان، ئۆتۆمبیلەکان، شەمەندەفەرەکان، فڕۆکە و پاپۆڕەکان و تا دوایی. مرۆڤ دەتوانێت پەرتووک و گۆڤار و ڕۆژنامە بخوێنێتەوە. سێیەم، خوێندنەوەی خێرا. بریتیە لە خوێندنەوەی دەقێکی نووسراو لە ڕێگەی جوڵەی چاوەوە و گەیاندنی ئەو دەقە بە مێشک بە خێرایی و لە کەمترین کات و ساتدا. خاڵە ئەرێنیەکانی ئەم خوێندنەوەیە. خوێنەر لە کەمترین کاتدا زۆرترین وشە و ڕستە دەخوێنێتەوە، تەنانەت ڕێژەی خێرا خوێندنەوە بۆ هەر خولەکێک لە نێوان 1500 تا 2000 وشەدایە. ئەمەش ڕێژەیەکی ئێکجار زۆرە بە بەراورد لەگەڵ خوێندنەوەکانی دیکە. خوێنەر کاتێکی زۆری بۆ دەگەڕێتەوە کە ئەمەش خاڵێکی گرنگە بە تایبەتی لەم سەردەمەدا کە بە سەردەمی خێرا و خۆشبەست بەناوبانگە. خوێنەر لە ڕێگەی خێرا خوێندنەوە دەتوانێت ڕێژەی دەمژمێرەکانی خوێندنەوەی خۆی زیاد بکە. دەرفەتێکە بۆ خۆپێگەیاندن و تێگەیاندن. دەرفەتێکە بۆ ئەکتیڤکردنی زەین و مێشک و چاوەکان لە ڕێگەی بەکارخستنیان لەم پرۆسەیەدا. بیری تیژی و وریایی بە خوێنەر دەبەخشێ. لە کەسێکی تەمبەڵ و مامناوەندیەوە دەکاتە کەسێکی زیرەک و چالاک. بۆ زانیاری زیاتر بڕوانە مەهارات فی اللغة والتفکیر، صفحە 187 تا 190. گرنگی ئەم جۆرە خوێندنەوەیە لەوەدایە دەبێ هەوڵ دەین لە ژیانی خۆماندا زۆرترین کتێب بخوێنینەوە تاوەکو لە سەرچاوەکانی زانست و معریفە بێبەش نەبین. دکتۆر عەبدولکەریم بەکار لە کتێبی خۆیدا بە ناوی قەرەئەت موثمرەت ئاماژە بە پرۆژەیەکی ئەوروپی دەکات و دەڵێت بازاڕی هاوبەشی ئەوروپی بە پرۆژەیەکی مەزن هەڵدەستێ بۆ گرێدانی زۆرێک لە پەرتووخانە ئەوروپیەکان بە تۆڕێکی زەبەلەحی زانیاریەوە. ئەم تۆڕەش 2.5 ملیارد پەرتووک دەگرێتە خۆی. نووسەری ناوبراو دەڵێت ئەگەر بۆ مرۆڤ بکرێت لە ژیانیدا 60 ساڵ بخوێنێتەوە و لە هەر هەفتەیەکیشدا پەرتووکێک بخوێنێتەوە، بە هەمووی لەو 60 ساڵەدا نزیکەی 3000 پەرتووک دەخوێنێتەوە کە ئەمەش بە بەراورد لەگەڵ زۆری ژمارەی پەرتووکەکانی ئەو تۆڕە شتێکی زۆر کەمە. لق و بەشەکانی خوێندنەوە. گومان لەوەدا نیە خوێندنەوە بەسەر چەندین لق و بەشی جیادا بەش دەکرێت کە عەبدوڕەزا ئەسفندیاری مقەدەم لە کتێبەکەیدا بە ناوی نەردەبان تەرەقی دەکات بە دەبەشەوە کە ئەمانن. یەکەم، خوێندنەوە بۆ سەرگەرمی واتە کات بەسەربردن. کەسانێک بە مەبەستی سەرگەرمی و پڕکردنەوەی کاتی دەستبەتاڵی پەنا بۆ ئەم جۆرە خوێندنەوەیە دەبن. دووەم، خوێندنەوەی فێرکاری یان دەرسی. قوتابیانی گشت قۆناغ و ڕشتەکان بە مەبەستی خۆپێگەیاندن و تێگەیاندن و تەواوکردنی خوێندن پەنا بۆ ئەم جۆرە خوێندنەوەیە دەبن. سێیەم، خوێندنەوەی توێژینەوەیی. زیاتر توێژەرەوان و لێکۆڵەرەوان بە مەبەستی توێژینەوە و لێکۆڵینەوەکردن لەسەر بابەتێک لە بابەتەکان یان ڕشتێک لە ڕشتەکان پەنا بۆ ئەم جۆرە خوێندنەوەیە دەبن. چوارەم، خوێندنەوەی بەدەستێنانی زانیاری گشتی.
ئەو کەسانە پەنا بۆ ئەم جۆرە خوێندنەوەیە دەبن کە خوازیار و تامەزرۆی بەدەستهێنانی زانیاری هەمە جۆرن بە مەبەستی خۆتێگەیاندن و پێگەیاندن و ڕۆشنبیریکردن لە گشت پیاوەکانی ژیانیاندا. پێنجەم، خوێندنەوەی تەواوکاری. خاوەنەکانی ئەم جۆرە خوێندنەوەیە کەسانی خاوەنتێز و بیردۆزن بۆ چڕکردنەوە و تەواوکردنی زانیاریەکانیان لەسەر بابەتێک یان چەند بابەتێکی دیاریکرا و پەنا بۆ ئەم جۆرە خوێندنەوەیە دەبن. شەشەم، خوێندنەوەی رەخنەیی. کەسانی رەخنەگیر بە مەبەستی هەڵسەنگاندن و لە بێژینگدانی بابەتەکان و دیاریکردنی خاڵە باش و خراپ و ئەرێنی و نەرێنی و بێهێز و لاوازەکانی کتێبی جێیمەبەست پەنا بۆ ئەم جۆرە خوێندنەوەیە دەبن. بە مەزەندەی دکتۆر عەلی ئەکبەری خێرایی تێکڕای خوێندنەوەی رەخنەی نزیکی 50 بۆ 600 پەیڤە لە هەر خولەکێکدا. هەفتەم، خوێندنەوەی مێژووی. زیاتر کەسانی مێژوودۆست و قوتابیانی ڕشتەیی مێژوو، مێژوونووسان و لێکۆڵەران و توێژەرانی مێژووی پەنا بۆ خوێندنەوەی مێژووی دەبن بە مەبەستی شەن و کەوکردنی مێژوو، زانینی حەقیقەتی ڕووداوەکان و جیاکردنەوەی شتە ڕاستەکان لە ناڕاستەکان. هەشتەم، خوێندنەوەی ڕاوەکاری. کەسانێک پەنا بۆ ئەم جۆرە خوێندنەوەیە دەبن کە حەزیان لە ڕاوە و شرۆڤە و شیتەڕکردنی بابەتەکانی ڕاوەکاری بێت، یان گەڕێکیان بێت خوێندنەوەیەکی ڕاوەکەرانە بۆ پەرتووکێک لە پەرتووکەکان بکەن، یاخود بەهۆی پسپۆڕیان پێویستیان بەم جۆرە خوێندنەوەیە هەبێت، وەکو ڕاوەکاران و چاودێرانی سیاسی و ئابووری و سەربازی، بۆ شیتەڵکردنی بابەتە سیاسی و ئابووری و بازرگانی و جیۆپۆلیتیکاندا. بۆ خستنەڕوو و ڕاوەکردنی ئەو بابەتانە ناچارن پەنای بۆ بەرن. دکتۆر عەبدولکەریم بەکار پێی وایە ئەم جۆرە خوێندنەوەیە باشترین جۆری خوێندنەوەیە، چونکە ئەم جۆرە خوێندنەوەیە وا لە خوێنەر دەکات کە هەر تەنیا بەوە واز نەهێنێ زانیاریەکان بەدەست بێنێ و سوودی لێوەربگرێ، بەڵکو هەوڵ دەدات خۆی بۆ ئاستی نووسەری کتێبەکە بەرز دەکاتەوە، لەگەڵی بکەوێتە دانوستانەوە و رەخنەی لێ بگرێ و کەم و کوڕی و کێماسیەکانی پەرتووکەکەش دەستنیشان بکات. نۆیەم، خوێندنەوەی ڕاگەیاندن کاری. کەسانێک پەنا بۆ ئەو جۆرە خوێندنەوەیە دەبن کە لە بیاوی ڕاگەیاندنەکاندا کار بکەن، گەرەکیان بێت لەو ڕێگەیەوە مشتێک بخەنە سەر خەرمانی زانیاریەکانیان و بە ژانرە جۆراوجۆرەکانی ڕاگەیاندن ئاشنایەتی پەیدا بکەن، یاخود تێیدا قوڵ ببنەوە و یان ژی وەکو قوتابیانی ڕاگەیاندنکار قۆناغەکانی ئەو ڕشتەیە ببڕن. دەیەم، خوێندنەوەی هونەری. ئەلبەتە کەسانێک ڕوو لەم خوێندنەوەیە دەکەن کە هونەرمەند یان هونەردۆست بن، یان گەرەکیان بێت توێژینەوە لەسەر ئەم ڕشتەیە و لەسەر هونەرمەند و هونەرپیشە و هونەرکارەکان بکەن، یاخود بەرهەمەکانیان ئاشنایەتی پەیدا بکەن. 11، خوێندنەوەی ئەلکترۆنی. ئەمڕۆ خوێندنەوەی ئەلکترۆنی پانتایەکی زۆری لە ژیانی ئێمەدا داگیر کردووە، چونکە ئەم کەناڵە فرەجۆرە ئەلکترۆنیانە گەیشتوونەتە هەموو ماڵێک و لای هەر کەسێک، بۆیە شۆڕشێکی نوێیان لە بیاوی زانست و زانیاری بەرپا کرد، هەروەها پردێکی پتەوی پەیوەندی لە نێوان مرۆڤەکاندا لە سەرتاپای جیهان دروست کردووە و گشت سنوورەکان دەستکردەکانی پڵخاند و هەڵوەشاندەوە. لەگەڵ ئەوەشدا دکتۆر عەلی ئەکبەری بێجگە لەمانە باس لە چەندین شێوازی تری خوێندنەوە دەکات کە ئەمانن: یەکەم، خوێندنەوەی کورتکراوە. ئامانج لە خوێندنەوەی کورتکراوە ئەوەیە: خوێنەر خاڵ و بابەتگەلێکی گرنگ و کەرستەکانی ناو ئەو پەرتووکە بە خێراییەکی زۆر لە کاتێکی کورتدا بدۆزێتەوە. تێکڕای خوێندنەوەی کورتکراوە نزیکی 1000 تا 4000 پەیڤە لە هەر خولەکێکدا. سوودەکانی ئەم خوێندنەوەیە: بەدەستهێنانی کارامەیی و لێهاتوویەکی زیاتر، بودجە بەندیکردنی کات بە شێوەیەکی واقعیانەتر لە ڕێگەی دۆزینەوەی قەبارە و سەختی بابەتەکان، زیادبوونی ئاستی درکردنی بابەتەکان و پاراستنیان لە ناو یادگا لە ڕێگەی خوێندنەوەیەکی کورت و گشتگیرەوە بۆ گشت بابەتەکانی پەرتووکەکە، بەر لە خوێندنەوەی بەند و بەشەکان.
دووەم، خوێندنەوەی دەستەواژە. ئامانج لە خوێندنەوەی دەستەواژە زیادکردنی خێرایی خوێندنەوەیە لە ڕێگای خوێندنەوەی دەستەواژە و ڕستەکانەوە لە جیاتی خوێندنەوەی پەیڤەکان. تێکڕای خێرایی ئەم جۆرە خوێندنەوەیە نزیکی 300 تا 1000 وشەیە لە خولەکێکدا. سوودەکانی ئەم جۆرە خوێندنەوەیە: زیادبوونی خێرایی خوێندنەوە لە ڕێگەی کەمبوونەوەی خێرایی خوێندنەوەی وشە بە وشە، زیادبوونی چڕبوونەوە هەستەکان و ئەو چێژەی لە ڕێگەی هەماهەنگکردنی خێرایی خوێندنەوە لەگەڵ خێرایی هزرکردنەوە دەستەبەر دەبێت. سێیەم، خوێندنەوەی ورد. ئامانج لە خوێندنەوەی ورد درککردن و تێگەیشتنی کۆی گشتی بابەتەکەیە کە دەخوێندرێتەوە، هەروەها پاراستنیەتی لە ناو یادگەدا بە شێوەیەکی سیستەماتیک و لۆژیکی، بە ڕێگەیەکی وا کە بیرهێنانەوەی ئەو بابەتە ئاسان بێت بۆ سوود وەرگرتن لێی لە ئایندەدا. تێکڕای خێرایی ئەم جۆرە خوێندنەوەیە نزیکەی 100 تا 1000 وشەیە لە خولەکێکدا. سوودەکانی ئەم جۆرە خوێندنەوەیە: تێگەیشتنێکی زیاتری بابەتەکان لە ڕێگەی درککردنی پێکهاتەی چەمکەکان و واتاکان، پاراستنی بابەتەکان لە ناو یادگەدا بۆ ماوەیەکی زیاتر لە ڕێگەی ڕەوشتێکی سادەی گوزەرکردن و ئەزبەرکردنی بەشەکان و پەیوەستکردنیان بە بنەما و چەمکەکان، زیادبوونی توانای خوێنەر بۆ وەڵامدانەوەی پرسیارە ڕاوەکاریەکان، چونکە خوێنەر بەهۆی ئەو شێوازەوە چەمکەکان دەخوێنێتەوە و بە زمان دەری دەبڕێت و یەکسەر دەچێتە ناو یادگەوە. وەرگرتنی چێژی زیاتر ئەویش لە ئەنجامی پەیدابوونی متمانەیەکی زیاتر بەهۆی درککردنی بابەتەکان بە شێوەیەکی قوڵ. کەچی دکتۆر عەبدولکەریم بەکار لە کتێبەکەیدا بە ناوی قەرەئەت موثمرە ئاماژە بە جۆرێکی تری خوێندنەوە دەکات، ئەویش خوێندنەوەیە لە پێناو دۆزینەوەدا. کەسانێک پەنا بۆ ئەو جۆرە خوێندنەوەیە دەبن کە گەرەکیان بێت شتێکی نوێ و تازە لە ناو نووسینەکاندا بدۆزنەوە و خوێندنەوەیەکی جیاوازتر بۆ ئەو دەقانە بکەن کە پێشتر بۆیان کراوە، بە تایبەتی ئەو بابەتانەی کە زیاتر لە واتە و مانایەک هەڵدەگرن یاخود لە ئاستێکی بەرزدا نووسراون، یان بابەتەکە وشە و پەیوی ئاڵۆز و ناڕۆشنی تێدایە و زیاتر لە خوێندنەوەیەکی بۆ دەکرێت. گرنگی خوێندنەوە چییە و لە چیدایە؟ ئەلبەتە گرنگی نووسین لە گرنگی خوێندنەوەدایە، چونکە نووسین و خوێندنەوە وەک تفەنگ و فیشەک وان، نە تفەنگ بە تەنیا ئامانج دەپێچێ و نە فیشەکیش، بەڵکو هەردووچیان پێکەوە ئامانجی خۆیان دەپێکن. لەم سۆنگەیەوە هەر دەقێکی نووسراو ئەگەر نەخوێندرایەوە یان پشتگوێ خرا هیچ سوودێکی نییە، تەنانەت ئەگەر گەوهەرێکی زێدەگران بەهاش بێت، بەڵکو لە ڕووی ئابووری و کاتکوشتنەوە زیانیشی هەیە، چونکە نووسین کات و پارەیەکی زۆری تێدەچێت. بچووکترین نامیلکە یان پەرتووک ئەگەر بە شێوەیەکی زانستیانە و بابەتیانە بنووسرێت، دەیان شەو و ڕۆژ سەدان کاتژمێری دەوێت و سەدان دۆلار و چەند هەزار دیناری گەرەکە. بێجگە لە زیانی تەندروستی، هەر لە چاوکزی و ئێشانی ئەژنۆ و کەمەر و بگرە تا دوایی. بەڕاستی پێوەری ڕۆشنبیری و ئاسبەرزی و شارستانیەت و پێشکەوتنی گەلان لە سەرتاسەری دونیادا زانستە. زانستیش بەرهەمی ئەزمون و تێکۆشانی هزر و قەڵەمی مرۆڤەکانە. بۆیە حەق وایە ئێمەش بە خۆمان بچینەوە و دەرگای نووسین و خوێندنەوە بەڕووی خۆماندا بکەینەوە و بیکەین بە کاڵای باڵامان. گومان لەوەدا نییە خوێندنەوە بۆ تاک و کۆمەلگا سوودێکی فرەخاسی هەیە. جوبی ستیرلی لە کتێبەکەیدا مەهارات قەرەئەت سەریعە بەم شێوەیە باس لە گرنگی خوێندنەوە دەکات. خوێندنەوە متمانەم بەخۆ گەشە دەکا. بەهۆی خوێندنەوەوە لە ڕاپەڕاندنی کارەکانمدا لێوەشاوەتر دەبم. بەهۆی خوێندنەوەوە بڕیارەکانم کاریگەرتر دەبن. بەهۆی خوێندنەوەوە دەرفەتی هەڵکشانم لە بواری کارەکەمدا زیاتر دەبێت. خوێندنەوە لە بەرامبەر قەیران و پاڵەپەستۆدا ڕاوەستاوەترم دەکات. خوێندنەوە تێگەیشتن و درککردنم بۆ کاروبارەکان زیاتر دەکات. خوێندنەوە دەمکاتە ئەندامێکی دیار و کارا لە تیمی کارکردندا. خوێندنەوە دەمکاتە کەسێکی زمان شیرین لە تافی گفتوگۆکردن لەگەڵ ئەوانی تردا. خوێندنەوە دەمکاتە کەسێکی وردبینیتر و زیرەکتر. خوێندنەوە توانای بەرپرسیارەتیم سەردەخات. عەبدوڕەزا ئەسفندیاری مقەدەم لە کتێبەکەیدا بە ناوی نەردەبان تەرەقی بەم شێوەیە باس لە گرنگی خوێندنەوە دەکام.
دەستکردن بە هەر کارێک پێویستی بە ناسین و شوناسی ئەو کارە هەیە. ئەم ناسینەش بە ڕێگەی خوێندنەوە دەستەبەر دەبێت. زانینی نهێنی و ڕازی ئەفراندنی خۆمان و بوونەوەر. خوێندنەوە فاکتەرێکە بۆ فەراهەمکردنی کار و ژیانێکی گونجاوتر، چونکە لە جیهانی زانستدا بەتواناتر ئەو کەسەیە کە زانیاری زیاتری لەلا بێت و لەبەردەست بێت. بەدەستهێنانی پەروەردە و فێرکردنێکی باشتر لە ڕێگەی خوێندنەوەیەکی گشتگیرەوە دێتەکایەوە. پەروەردە و فێرکردنی نوێش بەرهەمی ئەو زانایانەیە کە لە بیاوی پەروەردە و فێرکردندا دەخوێننەوە. ناسینی یاساکان و ڕەچاوکردنیان لە ژیاندا بۆ کەسانی خاوەن فەرهەنگ و ئەهلی خوێندنەوە زیاتر لە کەسانی تر هەستی پێدەکرێت. ئەو جۆرە کەسانە باشتر لەوانی تر هەست بەو ئاسایشە دەکەن کە لە ئەنجامی ڕەچاوکردنی ئەو یاسایانە فەراهەم دەبێت و لێی بەهرەمەندن. خوێندنەوە فاکتەرێکە بۆ لابردنی نیازە خراپەکان و کەموکوڕی و هەڵە و چەوتیەکان، گەیشتن بەڕاستی و پڕباوەڕی، ڕزگاربوون لە خەمی تەنهاییش هەر بەهۆی خوێندنەوەوە دەستەبەر دەبێت. ئەوەی کتێبێکی هەیە تەنها دۆستێکی هەیە، بەڵام ئەوەی پەرتوکخانەیەکی هەیە کۆمەڵێک دۆستی لە دەوری خۆی کۆکردوتەوە. بە کورتی دەتوانین بڵین گرنگی خوێندنەوە لەم چەند خاڵە چڕ دەکەینەوە. یەکەم، ڕێکارێکە بۆ خۆ تێگەیاندن و پێگەیاندن لە گشت پیاوەکانی ژیاندا. دووەم، فاکتەرێکە بۆ زیادکردنی معریفە و بەرهەم. سێیەم، پردێکە بۆ پێکەوە گرێدانی دوێنێ و ئەمڕۆ و سبەینێ. چوارەم، دەرمانێکە بۆ تیمارکردنی برینەکان. پێنجەم، خوێندنەوە مرۆڤ لە چەقبەستووی و بەستەڵەکی هزری و زانستی دوور دەخاتەوە. شەشەم، خوێندنەوە کراسێکی نوێ دەکاتە بەربەژنی هزری مرۆڤ و بەردەوام لە نوێبوونەوەدایە. هەفتەم، مرۆڤ بەهۆی خوێندنەوەوە لە زانست و زانیاریە نوێیەکان دانابڕێت. هەشتەم، فاکتەرێکە بۆ کەمکردنەوە و بەرتەسکردنەوەی جیاوازیەکان و لێکتێگەیشتن. نۆیەم، فاکتەرێکە بۆ زاڵبوون بەسەر قەیران و ئاریشەکاندا. دەیەم، ئاوێنەیەکە بۆ زانینی کێماسی و عەیب و ئارەکانمان. یازدە، دەرگایەکە بۆ ناسینی کولتور و شارستانیە فرەڕەنگەکان. دوانزە، خوێندنەوە ڕێگای هەڵکشان بەرەو بەرزایی و نهێنیەکان بەڕووی ئێمەدا دەکاتەوە. کێشەکانی خوێندنەوە. پرۆسەی خوێندنەوە پرۆسەیەکی درێژمەودا و بەردەوامە، بۆیە بە حەقیقەت بێکێشە نییە. ئەشرەف غەریب لە پەرتووکەکەیدا بە ناوی قەرەئەت سەریعەت بئیسلوب نەجمەت کێشەکانی خوێندنەوە دەکات بە سێ بەشەوە. یەکەم، کێشەکانی خوێندنەوە پێش دەستپێکردنی خوێندنەوە قەبلە قەرەئەت. ئەم خاڵانە دەگرێتەوە: دیاریکردنی کاتی خوێندنەوە. زۆر کەس بە شێوەیەکی هەڕەمەچی دەخوێنێتەوە، واتە بەبێ پلان و بەرنامە یاخود بەبێ کاتێکی دیاریکراو. ئەمەش هەڵەیە، چونکە خوێندنەوەش پێویستی بەکاتە. ئەشرەف غەریب دیاریکردنی کات بۆ خوێندنەوە زۆر بە پێویست دەزانێت، چونکە هەر کارێک چەندە گرنگیش بێت، بەڵام ئەگەر کاتمان بۆ دیاری نەکرد و بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەو کارەمان وەک پێویست بە هەند وەرنەگرتووە. بۆیە پێویستە ناوی خوێندنەوەش بخرێتە ناولیستی ئەو کارانەی کە ڕۆژانە پێویستن ئەنجامیان بدەین تاکو بە هەند وەربگیرێن. ناسینی ئەو کتێبانەی کە پێویستمان پێێتیم یان حەز دەکەین بیان خوێنینەوە. زانیاری وەرگرتن لەسەر تێکست و ناوەڕۆکی ئەو کتێبەی کە گەرەکمانە بیکڕین تاکو بیخوێنینەوە نەک هەر باشە بەڵکو پێویستیشە، چونکە دەبێ ئێمەمانان بزانین ئەو کتێبە لەسەر چی نووسراوە، باس لە چی دەکات و بۆ چێ نووسراوە. زۆر کتێب هەیە تایبەتە بە چین و توێژێکی دیاریکراوەوە، واتە دەستە بژێر دەیان خوێنێتەوە، یاخود تایبەتە بە بنەماکانی بازرگانی یان ئابووری یان پزیشکی یان کاتژێڕی یان کشتوکاڵی تا دوایی. ڕەنگە کتێبێکی زۆر باشیش بێت، بەڵام مەرج نییە لەگەڵ توانستە هزریەکانمان یاخود پیشەکانمان بگونجێ یان بە دەردمان بخوات. بۆیە ڕەنگ بێت وەکو پێویست سوودی لێوەر نەگرین. لەم سۆنگەیەوە دکتۆر عەبدولکەریم بەکار لە کتێبەکەیدا بە ناوی
قەرەئەت مثمرەت بە پێویستی دەزانێت پێش ئەوەی کتێب بکڕین زانیاریمان لەسەر تێکستەکەی هەبێت و چاوێک بە ناوی نووسەری کتێبەکە و بابەتەکانی ناو پێرستی کتێبەکە و سەرچاوەکانی کتێبەکە بخشێنین تاکو بەرچاومان ڕۆشن بێت و بتوانین لە کاتی خوێندنەوەی ئەو کتێبەدا سوودی لێوەربگرین و کات و پارەمان بە هەدەر نەڕوات. فێڵ و حیلەی کۆمەڵگە. کۆمەڵگا خاوەن دەنگ و ڕەنگی فرە جۆرە. تاکەکانی کۆمەڵگا هەڵگری ئایدیای جیاوازن. مەرز نییە هەمومان وەک یەک بیر بکەینەوە. بەڵکو کۆمەڵگای تەندروست کۆمەڵگایەکە نابێت هەموو تاکەکانی وەک یەک بیر بکەنەوە. ئەشرەف غەریب پێی وایە زۆر جار خوێنەر دەکەوێتە تەلەزگەی کۆمەڵگاوە. بەواتایەکی تر کۆمەڵگا کاریگەری نەرێنی لەسەر هەندێک خوێنەری لاواز بەجێ دێڵێت. بە شێوەیەک ویستی خۆی ڕادستی ئەو جۆرە بیرکردنەوانە دەکات کە خوێندنەوە بە هەند وەرناگرن. هزرەکان. ڕەفتار و کردارەکانمان بەرهەمی بیرکردنەوەکانمانن و بیرکردنەوەی باش و ئەرێنی کرداری باش و ئەرێنی بەرهەم دێنێت. هەروەها بیرکردنەوەی نەرێنی و خراپیش کرداری نەرێنی و خراپ بەرهەم دێنێت. کوردوتەنی چی بچێنین ئەوە دەدورینەوە. ئەو کەسەی لە گۆشەنیگایەکی باشەوە دەڕوانێتە پەرتووک و خوێندن و خوێندنەوە مسۆگەر ئاوێتەی عەشقی کتێب دەبێت و بەبێ کتێب هەڵناکات. بەڵام ئەگەر پێیوا بێ خوێندنەوە چێڵگەیەکە بێجگە لە شەکەتی و هیلاچی و کات بە فیڕۆدان هیچ تۆوێکی تری لێ سەوز نابێت مسۆگەر ئەو کاتە کتێب وەک دێوەزمەیەک دێتە پێش چاو و توخنی ناکەوێت. بەڕێوەبردنی کات. بەڕێوەبردنی کات بریتیا لە ڕێکخستنی کات بە شێوەیەکی ورد و سوودوەرگرتن لێی. هەروەها دابەشکردنی بەسەر کارەکاندا بە مەبەستی ڕاپەڕاندنی کارەکان بە شێوەیەکی ڕاست و دروست و تەواو. مەزنترین سەرمایەی مرۆڤ کاتە. بۆیە ئەگەر کات بۆ کەسانی ئاسایی گرنگ بێت بۆ کەسانی خوێندەوار و ڕۆشنبیر و زانا و دانا شادەماری ژیان و پێشڤە چوونە. چونکە بەڕاستی کات ڕۆڵێکی گەورەی هەیە لە شکست و سەرکەوتنەکانی ژیاندا. لەم سۆنگەیەوە دەبێت خوێنەران بەباشی کاتی خۆیان بەڕێوە ببەن و بە شێوەیەکی زانستیانە و بابەتیانە کاتەکانیان ڕێک بخەن و بە هەر جۆرێک بێت کاتەکەیان بە فیڕۆ نەڕوات تاکو تووشی کەمی کات و زۆری کارەکان نەبنەوە. چونکە ئەو کاتە تەرازوەکە لاسەنگ دەبێت و کار لە کار دەترازێ و ناتوانن هیچ بە هیچ بکەن. دابەشکردنی کات دەبێ بەپێی بەرنامەڕێژی بێت. هەروەها دەبێ خوێنەر بزانێت کاتێک بۆ خوێندنەوە گونجاوە تاوەکو بخرێتە بەرنامەی کارەوە بۆ بیرمەندبوون لەو سەرمایە مەزنە. لە هەمووشی گرنگتر پێگیریکردنە بەکاتەوە. ئەڵبەتە بەهرەمەندبوون لە کات و بەڕێوەبردنی بە شێوەیەکی باش و گونجاو لە گرنگترین ئەرکەکانی مرۆڤ هەژمار دەکرێت. هەر بۆیەش مرۆڤە چالاک و ئەکتیڤەکان دەتوانن بەباشی کاتی خۆیان بەڕێوە ببن. گرنگی کات. ئێمەی مرۆڤ خاڵی هاوبەش و جیاوازمان زۆرە. یەکێک لە خاڵە هاوبەشەکانمان کە هەمومان تێیدا یەکسان و بەرامبەر بین کاتە. هەمومان وەک یەک کاتمان لەبەر دەستە. بەڵام مەخابن هەمومان وەک یەک سوود لە کات وەرناگرین. کەسانی نەزان و بێ ئاگا نازانن چۆن و بە چ شێوەیەک سوود و بەهرە لە کاتەکانیان وەربگرن. بۆیە بە بێهودە و بە مفت و بەلاش لە کیس خۆیانی دەدەن. کەسانی زانا و دانا و بەتواناش کاتیان بەش ناکات و ئەگەر بە پارەش وایە کاتیان دەکڕین بۆ ئەوەی فریای کار و پرۆژەکانی خۆیان بکەوتنایە. جۆرەکانی کات. ئەلف. کاتی بەسوود. ئەو کاتەیە کە مرۆڤ بە باشترین شێوە سوودی لێوەردەگرێت و دەیخاتە ڕاژەی کار و پرۆژەکانیەوە. ب. کاتی بێسوود. ئەو کاتەیە بە هەر پاساوێک بێت مرۆڤ لە دەست خۆی دەدات و لێی بەهرەمەند نییە و سوودی لێوەرناگرێت. لە سۆنگەی گرنگیدان بە کات و لەژێر ڕۆشنایی ڕاستپاردە و ڕێنماییەکانی سەرەوە پێویستە خوێنەر بۆ بەڕێوەبردنی کاتی خۆی بە شێوەیەکی سەرکەوتوانە ئەم هەنگاوە گرنگانە بەهاوێژێت. ڕێکخستنی کات بە پلان و بەرنامە. دیاریکردنی کات بۆ خوێندنەوە واتە پێویستە بزانین ڕۆژانە و هەفتانە مانگانە چەند کاتمان بۆ خوێندنەوە گەرەکە. دیاریکردنی ژمارەی و کتێبانەی کە پێویستە ساڵانە یاخود مانگانە بیان خوێنینەوە نەک هەر باشە بەڵکو زۆر پێویستە. بۆ نمونە ئەگەر بڕیارماندا لە ساڵی 2013 36 پەرتووک لە ماوەی یەک ساڵدا بخوێنینەوە هەر مانگێک 3 پەرتووکی بەردەکەوێت.
بۆ هەر پەرتووکێکیش 10 شەو و ڕۆژمان لەبەردەستدا دەبێت کە کاتژمێرەکانی تێکڕای ئەو 10 شەو و ڕۆژە دەکاتە 240 کاتژمێر. ئەگەر لە شەو ڕۆژێکدا واتە 24 کاتژمێر تەنیا 2 کاتژمێر بخوێنینەوە، ژمارەی کاتژمێرەکان لە 10 ڕۆژدا دەگاتە 20 کاتژمێر، لە مانگێکیشدا دەکاتە 60 کاتژمێر. گریمان لە هەر کاتژمێرێکدا دەتوانین 10 لاپەڕە بخوێنینەوە. بە گوێرەی ئەم خشتەیە لە ماوەی مانگێکدا بە ئاسانی دەتوانین پەرتووکێکی 600 لاپەڕەیی بخوێنینەوە. ئەمە شتێکی کەم نییە بۆ کەسێک گەرەکی بێت ماسی ئاسا لە ناو دەریای قوڵی خوێندنەوەدا مەلە بکەم. بەڵام نابێت بۆ چەواشە و دەستخەڕۆکردنی کەسانی تر تەنها بە دیاریکردنی ژمارەکان واز بێنین، چونکە ئەمە گۆڵ لە خۆکردنە، بەڵکو دەبێت ڕێز لە بڕیاری خۆمان بگرین و پابەند بین پێیەوە، چونکە ژمارە چەندە بەرزیش بێت بەبێ بەکارهێنانی لە هاوچێشە و زانستەکانی ماتماتیکدا هیچ نرخ و بەهایەکی نابێت. ڕاگررتنی هاوسەنجی لە نێوان کات و کارەکاندا، کات نەکوشتن بە فیڕۆنەدانی ئەو سەرمایە بەهاگرانە بە هەر نرخێک بێت. پێویستە خوێندنەوە بخرێتە بەرنامەی کارەوە، واتە وەکو کارێکی سەرەکی مامەڵەی لەگەڵدا بکرێت، نەک وەکو کارێکی لاوەچیم. قەرەبووکردنەوەی کاتە لە دەستووەکان، سوودوەرگرتن لە تەکنەلۆژیای زانیاری بۆ خوێندنەوەیەکی سیستماتیک و بەرهەمدار لە کەمترین کاتدا، دانانی باشترین میکانیزم بۆ بەگەڕخستنی داینەمۆی کات، پێگیریکردن بە خشتەی کار و کاتەوە، سوودوەرگرتن لە زانیاریەکانی سەردەم و بەکارهێنانی ئەو زانیاریانە بە مەبەستی باشوەرگرتن و سوودوەرگرتن لە خوێندنەوە، بەراوردکردنی کات و کارەکان بە گوێرەی ئەو خشتە و پلان و بەرنامەی کە بۆی داڕێژراوە، دۆزینەوەی هۆکارەکانی کورتێنانی کات و چارەسەرکردنی ڕەوشەکە بە شێوەیەکی زانستی و بابەتیانە لە ڕێگەی هەڵسەنگاندنی هۆکارە خۆی و بابەتەکانەوە، دیاری نەکردنی کات بۆ کۆتایی هێنان بە خوێندنەوە، کێشەیەکی دیکە لەو کێشانە کە ڕوبەڕووی خوێنەر دەبێتەوە پێش ئەوەی دەست بە خوێندنەوە بکات، دیاری نەکردنی کاتە بۆ کۆتایی هێنان بە خوێندنەوە. بۆیە زۆر پێویستە کاتی دەستپێکردن و کۆتایی هێنان بۆ خوێندنەوە دیاری بکرێت. لەم بارەیەوە ئەشرەف غەریب دەڵێت بەر لەوەی هیچ کتێبێک بخوێنیتەوە بە گوێرەی خێرایی خوێندنەوەت کاتی پێویست بۆ کتێبەکە دیاری بکە، سوور بە لەسەر تەواوکردنی پەرتووکەکە لە کاتی خۆیدا یاخود زووتر لە کاتی دیاریکراو، چونکە بەدەستهێنانی ئینجازەکانت لە هەر کارێکدا دەبن بە 2 بەرامبەر، بە مەرجێک کاتی کۆتایی پێهێنانی کارەکان دیاری بکەیت. واتە پێویستە بە گوێرەی تیژ خوێندنەوە و خێرا خوێندنەوە خۆمان کات بۆ ئەو کتێبانە دیاری بکەین کە دەیان خوێنینەوە، چونکە خوێنەرێک لەسەر جۆرەکانی خوێندنەوە ڕاهات بێت جیاوازتر لە خوێنەرێکی تر دەخوێنێتەوە و کە بە شێوەیەکی هەڕەمەچی بخوێنێتەوە. بۆ زیاتر ڕوونکردنەوەی ئەم بابەتە ئەشرەف غەریب ئەم نمونەیەی خوارەوە دەخاتە ڕوون. کاتی خوێندنەوەی کتێب یەکسانە بە ژمارەی پەیڤەکانی کتێب لەسەر خێرایی خوێندنەوە. کاتی خوێندنەوەی کتێبێکی 300 لاپەڕەیی یەکسانە بە پەیڤی 15 جاران 22 جاران 300 لەسەر 550 پەیڤ خولەک. 180 خولەک یەکسانە بە 99,000 پەیڤ لەسەر 550 پەیڤ لەسەر خولەک. 180 خولەک یەکسانە بە 3 کاتژمێر. ئەمەش ئەوە نیشان دەدا کە ئەگەر تۆ لە هەر ڕۆژێک تەنیا 1 کاتژمێر بخوێنیتەوە، پێویستت بە 3 ڕۆژەیە بۆ خوێندنەوەی پەرتووکێکی 300 لاپەڕەیی. واتە لە شیان و تواناتدا هەیە لە مانگێکدا 10 پەرتووک بخوێنیتەوە، لە ساڵێکدا 120 کتێب بخوێنیتەوە. ئەگەر لەسەر ئەم ڕێچکەیەش بەردەوام بیت، لە ماوەی تەنها 8 ساڵدا 1000 کتێب دەخوێنیتەوە. دووەم، کێشەکانی خوێندنەوەت لە کاتی خوێندنەوە. ئەم خاڵانە دەگرێتەوە: خوێندنەوەی بێ ئامانج. ئامانج بریتە لەو خەون و خولیا و هیوا و ئاواتانەی کە مرۆڤ لە ژیانیاندا هەیەتی و گەرەکێتی لە ڕێگەی کار و کردار و کۆشەکانیەوە بەدەستیان بێنێت. دوونی ستونی لەبارەی ئامانجەوە دەڵێت تەنها خەزێنەیە کە نرخی بە 2 داگەڕانی هەبێت ئامانجە.
زۆرێک لەو کەسانەی کە دەخوێننەوە نازانن بۆچی و لەبەرچی دەخوێننەوە بۆیەش کاتێکی زۆر بە فیڕۆ دەدەن. ئەشرەف غەریب لەم بارەیەوە دەڵێت دیاریکردنی ئامانج بۆ خوێندنەوە یارمەتیدەرە بۆ تەرکیزکردن و هەروەها بە استراتیژێکی خۆڕەسانەوە بخوێندرێتەوە. بەدەستهێنانی ئەو ئامانجانە بۆیە هەر ئەمڕۆ ئامانجی خۆت لە خوێندنەوە دیاری بکە. جا خوێندنەوەکەت هەر شتێک بێت، یان کتێب یان لێکۆڵینەوە یاخود تەنانەت پەیامێکی ڕاگەیاندنیش بێت. دەربڕینی پێیڤ و وشەکان دەربڕینی وشەکان لە کاتی خوێندنەوە کێشە بۆ خوێنەرەکەی دروست دەکات، چونکە ئەم شێوازە هەم کاتێکی زۆری دەوێ و هەمیش کاریگەری نەرێنی لەسەر تێگەیشتن و تەرکیزەکەی بەجێ دەهێڵێت. بۆیە باشتر وایە خوێنەر خۆی لە دەربڕینی پێیڤ و وشەکان بە دوور بگرێت تاکو باشتر وەری بگرێ و تەرکیزەکەی زیاتر بێت. دووبارەکردنەوەی ئەوەی کە خوێندومانەتەوە. دووبارەکردنەوەی بابەتەکە لە کاتی خوێندنەوە کێشەیەکی ترە و کێشانەی ڕوبەڕووی هەندێک لە خوێنەران دەبێتەوە. تەنانەت ئەشرەف غەریب ئەمە بە مەزنترین ئاریشەی خوێندنەوە دەزانێ. لەم بارەیەوە دەڵێ گەورەترین کێشەی ئێمە لەگەڵ خوێندنەوە دووبارە خوێندنەوەی ئەو بابەتەیە کە خوێندومانەتەوە. ئەم کێشەیەش وای کردووە هەندێکمان حەزمان لە خوێندنەوە و هەندێکی تریشمان ڕقمان لە خوێندنەوە بێت. تۆ بە دووبارە خوێندنەوە هەم پەیوەندی لەگەڵ بابەتەکە و هەم لەگەڵ کتێبەکە دەپچڕێت. لە ئەنجامیشدا کۆنتڕۆلت لەسەر مادەکە نامێنێت لە کاتی خوێندنەوەدا. جێمان لە دەنگێک دەبێت لە ناو دەروونماندا دەڵێت دووبارەی بکەرەوە. تۆ لەم بڕگەیە تێنەگەیشتی. بۆ دەربازبوون لەم کێشەیە نیشانەیەک بەژێر ئەو شتانەدا بچێشە کە گومانت وایە لێیان تێنەگەیشتووی. یاخود گەرەکتە لەسەریان ڕابوەستی یان دەتەوێت لەبەریان بکەیت. هەم دیس لەسەر خوێندنەوە بەردەوام بە بەبێ ئەوەی بگەڕێیتەوە سەر ئەو دەقەی کە خوێندوتەتەوە. هەتا بە تەواوی ئەو بەشەی کتێبەکە تەواو دەکەیت یاخود بابەتەکە بە کۆتا دێت. ئەگەر توانیت بەبێ دەربڕینی وشەکان و هەروەها بەبێ گەڕانەوە بۆ دەقی خوێندراو خوێندنەوەکەت بە کۆتا بێنی، ئەوە توانیوتە خێرایی خوێندنەوەکەت نزیکی لە 100% دوو بەرامبەر بکەیت. داڵغەلێدان و لەدەستدانی تەرکیز. هزرپەرتی و داڵغەلێدان یا غیابوونی زەین و هۆش لە کاتی خوێندنەوە یەکێکە لەو کێشە ئاڵۆزانەی کە زۆرێک لە خوێنەران ڕوبەڕووی دەبنەوە و بەدەستیەوە دەناڵێنن، چونکە هزرپەرتی کۆی پرۆسەی خوێندنەوە دەخاتە مەترسیەوە و بەتاڵی دەکاتەوە. لە ڕێڕەوی ڕاستەقینەی خۆی لا دەبات و ژەهر دەکاتە ناو هەنجوینی خۆش و بەتامی خوێندنەوەوە. بۆیە ئەوانەی تووشی هزرپەرتی دەبن لە میانەی خوێندنەوە ئاگان لە خوێندنەوە نامێنێ و ڕووداوەکانی ڕابردوو هەنووکە لە ناو تۆماری مێشتیان تەراتێن دەکەن یان لە ناو گۆمی مەنجی داڵغەدا ڕۆدەچن. ئەم جۆرە خوێنەرانە باشتر وایە لە کاتی خوێندنەوە هەماهەنگی لە نێوان هزر و بابەتەکانی خوێندنەوە دروست بکەن و بە وردی بابەتەکان بخوێننەوە، چونکە داڵغەلێدان فاکتەرێکی سەرەکیە بۆ لە دەستدانی تەرکیز و تێنەگەیشتن لە بابەتەکە. بەڕاستی زۆرن ئەوانەی بەجەستە دەخوێننەوە بەڵام هزریان لە شوێنێکی تر تەراتێن دەکات. بۆیە باشتر وایە هەر کاتێک بە فعلی کێشە و پەشێوی و ئاڵۆزیان هەبوو دەست دە خوێندنەوە هەڵگرن، چونکە داڵغەلێدان و هزرپەرتی زۆر هۆکاری هەیە، بەڵام هۆکاری سەرەکی بە پلەی یەکەم بۆ پەشێوی و ناسەقامگیری دەرونی و خەیاڵپڵاوی دەگەڕێتەوە. دێڕپەڕاندن لە کاتی خوێندنەوەدا. زۆر جار خوێنەر لە کاتی خوێندنەوە بەسەر دێڕی دواتردا باز دەدات و دەیپەڕێنێت. ئەمەشیان لە ئەنجامی هێواش خوێندنەوەیە یان بەهۆی خێرا خوێندنەوەیە یاخود بەهۆی داڵغەلێدان و هزرپەرتیەوە دێتە ئاراوە. بۆ چارەسەرکردنی ئەم دۆخەش ئەشرەف غەریب دوو هۆکاری کاریگەر دەستنیشان دەکات، ئەوانیش پەنجە و چاون. واتە لە کاتی خوێندنەوەی دێڕەکاندا خوێنەر هەماهەنگی لە نێوان پەنجە و چاوەکانیدا دروست دەکات و پەنجە لەسەر ئەو دێڕە دادەنێت کە دەیخوێنێتەوە. بەکارهێنانی ئەم شێوازەش هاریکار دەبێت بۆ زاڵبوون بەسەر ئەم ڕەوشەدا. خوێندنەوەی وشە بە وشە نەریتێکی کۆنبا و تەقلیدیە. خوێنەر وشەیەک دەخوێنێتەوە و هەڵوەستەیەک دەکات ئینجا دەچێتە سەر وشەیەکی تر. بەڵام ئەم نەریتە لە خوێندنەوە باش و پەسەند نییە، چونکە بەلایەنی کەم سێ خراپەی هەیە. یەکەمیان کاتێکی زۆر بە فیڕۆ دەدات،
دووەمیان دەبێتە هۆی شەکەتی و ماندووکردنی چاو و شەویلگەکان، سێیەمیان خوێنەر بە جوانی لە واتای ڕستەکان تێناگات تاکو ڕستەکان بە تەواوی نەخوێنێتەوە، بۆیە خوێندنەوەی ڕستەکە پێکەوە باشترە لە خوێندنەوەی وشە بە وشە. چونکە هەروەک دەزانین لە ڕێگەی چاوەوە بابەتەکان بۆ مێشک دەگوازرێنەوە. ئەگەر چاو شەکەت و ماندوو بوو ناتوانێت بە تەواوی بە ئەرچی سەرشانی خۆی هەڵبستێ و زانیاریەکان بۆ شوێنی مەبەست بگوازێتەوە. ئەمەش کاریگەری دەبێت لەسەر باش خوێندنەوە، بۆیە باشتر وایە خوێنەر هەوڵ بدات خۆی لەسەر شێوازی ڕستە خوێندنەوە ڕابێنێت و خۆی لە خوێندنەوەی وشە بە وشە بپارێزێت. نەزانینی واتای وشەکان. هەندێک نووسەرمان هەیە کۆمەڵە وشەیەکی بیانی و نامۆ یاخود هەندێک پەیوی زمانەوانی و زانستی و فەلسەفی وا لە نووسینەکانیان بەکاردێنن کە خوێنەر لێی حاڵی نەبێت، یاخود سەری لێ بشێوێت، یان پێویستی بە لێبوردنەوە بێت، یاخود پێویستی بە لێوردبوونەوە بێت. لەم حاڵەتەشدا زۆر جار خوێنەر زەینی بۆ لای ئەو وشانە دەچێت و لا ڕێڕەوی خوێندنەوەکە لای دەدات. بۆیە باشتر وایە نووسەر بۆ ئەو جۆرە پەیوانە پەیوی هاوواتە دابنێت، یاخود لە کۆتایی کتێبەکەدا فەرهەنگۆکێک دروست بکات و ئەو پەیوە ئاڵۆز و نامۆیانەی تێدا ڕوون بکاتەوە و هەروەها باشتر وایە خوێنەریش ئەو وشانە دیاری بکات لە دەفتەرێکی بچووکدا بینووسێتەوە تا لە ڕێگەی فەرهەنگەکانەوە واتاکانیان بدۆزێتەوە. چونکە هەندێک جار وشەی نامۆ یان وشەگەلێک کە سەری لێ دەرنەکەین بێجگە لە کێشەی خوێندنەوە کێشەی تریشمان بۆ دروست دەکەن، وەک بە هەڵە لێ تێگەیشتن یاخود لێکدانەوەی هەڵە بۆ کردن کە پێچەوانەی واتای ڕاستەقینەی خۆیان بێت. بۆیە باشتر وایە خوێندنەوەکانمان نەکەین بە قوربانی ئەو پەیوانە و لە کار نەوەستین. خوێندنەوەی پەراوێزەکان. خوێندنەوەی پەراوێزەکان شانبەشانی تێکستەکان نەریتێکی باش نییە، چونکە هەم کاتێکی زۆرمان لێ دەبات هەمیش لە بابەتەکە دوور دەکەوینەوە. بۆیە باشتر وایە دوای تەوابوونی بابەتەکە یان بەند و بەشی کتێبەکە چاو بە پەراوێزەکان بخشێنین تا کاریگەری نەرێنی لەسەر خوێندنەوەمان دروست نەکات. خوێندنەوە بەبێ ئاماژە پێدان. بە هزر و دیدی ئەشرەف غەریب کاتێک کە دەخوێنینەوە لای چەپی مێشکمان بە خوێندنەوە سەرقاڵ دەکەین، لای ڕاستی مێشکمان بە کارەکانی ترەوە سەرقاڵ دەبێت، چونکە بەشداری نییە لە پرۆسەی خوێندنەوەدا، بۆیە لە بۆشاییدا دەستەوەستان ناوەستێ. لەم سۆنگەیەوە کردداری ئاماژە پێدان و نیشانە لە سەردانان و هێڵکێشان لە کاتی خوێندنەوەدا وا دەکات هەردوو بەشی مێشک لای ڕاست و چەپ پێکەوە بەشدار بن لە پرۆسەی خوێندنەوەدا. ئەمەش دەبێتە هۆی خێرات تێگەیشتن و زیادبوونی تەرکیز و کەمبوونەوەی داڵغەلێدان و خۆپاراستن لە باوێشکدان. سێیەم کێشەکانی خوێندنەوە دوای خوێندنەوە. ئەم خاڵانە دەگرێتەوە: خوێندمەوە، دوای ئەوە چی؟ ڕەنگە زۆرێک لە خوێنەران ئەم پرسیارە لە خۆیان بکەن: ئاخۆ دوای خوێندنەوەیەکی زۆر چیمان قازانج کرد و چ شتێکمان بەدەست هێناوە؟ مسۆگەر ئەگەر خوێنەر هەز بکات لە کۆکردنەوەی ئەم خەرمانەدا هیچی پێ نەبڕاوە، ڕەنگ بێ پاشەکشێ بکات و پشت بکاتە خوێندنەوە، واتە بێئومێدی ڕووی تێدەکات و خوێندنەوە لەبەر چاوی ناشرین دەبێت. من بەش بە حاڵی خۆم لەناو کۆمەڵگەی کوردەواریدا کەسانی وان بینیوە بە پاساوی خوێندنەوە سوودی نییە، یاخود خوێندنەوە هیچ لە مەسەلەکان ناگۆڕێت، بە یەکجاری پشتیان لە خوێندنەوە کردووە. حەق وایە ئەم جۆرە کەسانە بە خۆیاندا بچنەوە، چونکە مرۆڤ وەک گوڵ وایە، چۆن گوڵ ڕۆژانە پێویستی بە ئاودان هەیە تاکو نەژاکێت، ئاوا پێویستە مێشکی مرۆڤیش ڕۆژانە پێویستی بە زانیاری نوێ و خۆتازەکردنەوە هەیە تاکو شانە و خانەکانی ژەنگ هەڵ نەهێنن. ئەلبەتە ئێمە لە چەرخێکدا دەژین بە چەرخی خۆشبەز و تیژهەڕ ناسراوە، بۆیە ئەگەر زۆر وریا و زانا و دانا نەبین شەمەندەفەری ئەم چەرخە بەجێمان دێڵێت. خوێندمەوە بەڵام تێنەگەیشتم. ئەلبەتە چۆن ئاستی نووسەری کتێبەکان جیاوازە، ئاوا ئاستی خوێنەری کتێبەکانیش جیاوازە. خوێنەر هەیە لە ئاستێکی بەرزدایە، خوێنەر هەیە لە ئاستێکی مامناوەندی، هەشە لە ئاستێکی لاوازدایە. بۆیە بە ئاسانی بابەتەکان وەرناگرێت، یاخود بابەتێک دەخوێنێتەوە کە لە ئاستی زانستی و هزری ئەودان نەبێت. بێگومان ئەم جۆرە کەسانە تووشی کۆست دەبن، بە ئاسانی لەم جێژاوە دەرناچن. بۆیە باشتر وایە ئەم جۆرە خوێنەرانە کتێبگەلێک بخوێننەوە
کە ماکێنەی هزریان بە ئاسانی بتوانێت بابەتەکە هەرز بکات و ڕاوە و شرۆڤەیان بکات. مەخابن هەندێک خوێنەری چەقبەستوو هەیە حەزیان لە خوێندنەوەی کتێبی نووسەرە گەورەکانە، بەڵام هەوڵ و تەقەڵا نادەن بەرەو ئاسمانی بەرزی جیهانی و هزری ئەو نووسەرانە هەڵچێشن و هەڵفڕن، بەڵکو چاوەڕێن نووسەرەکان وەک دارەبی شۆڕ ببنەوە و تا ئەمانە لە ژێریدا بحەسێنەوە و ئۆقرە بگرن. وەلێ ئەم هەم پێچەوانەی عەقڵە هەم پێچەوانەی لۆژیکشە. بۆیە دەبێت ئەو جۆرە خوێنەرانە ئاستی هزری و زانستی و خوێندەواری خۆیان بەرز بکەنەوە تا ئاواتەکەیان دێتە دی. چونکە کورد وتوویەتی دەستی ماندوو لەسەر سکی تێرە، دەستی بێڕەنج واتە کارنەکەریش لەسەر سکی برسیە. پاڵنەرەکانی خوێندنەوە. پرۆسەی خوێندنەوەش وەک باقی بابەتەکانی تری ڕۆشنبیری و زانستی فاکتەر و پاڵنەری خۆی هەیە، واتە هەندێک پاڵنەر هەیە وا لە خوێنەر دەکا کە ڕوو لە خوێندنەوە بکات، بەڵام ئەگەر ئەو پاڵنەرانە نەبن چرای خوێندنەوەش بەرەو کزبوون و کوژانەوە دەچێت. گرنگترین پاڵنەرەکانی خوێندنەوە بەڕای بەندە ئەمانن: پاڵنەری خوێندن، خوێندنەوە لە پێناو تەواوکردنی قۆناغەکانی خوێندن. قوتابی و خوێندکارەکان لە سەرتاسەری جیهان بۆ بڕینی قۆناغەکانی خوێندن هەر لە قۆناغی بنەڕەتیەوە بگرێت تا زانکۆ و خوێندنی باڵاش پێویستیان بە پرۆسەی خوێندنەوە هەیە، بۆیە ڕوو لە خوێندنەوە دەکەن. جا چ خوێندنەوەی پەرتووکە دەرسیەکان بێت یاخود ئەو پەرتووکانە بێ کە گەشە بە دەرسەکەیان و لێهاتوویەکانیان دەدەن. ئەلبەتە دەتوانین ئەم جۆرە خوێندنەوەیە ناو بنێن خوێندنەوەی ناچاری، واتە قوتابی بخوازێ یان نەخوازێ، حەز لە بابەتەکە بکات یان نەکات، هەر دەبێت بخوێنێتەوە، چونکە ئەم دارە بەبێ خوێندن بەرناگرێت. پلانی خۆدزینەوە و پشتکردنەوانەکانیش سەر ناگرێ، چونکە مەرجی دەرچوون و بڕینی قۆناغەکانی خوێندن تەنیا خوێندنەوە نییە، بەبێ خوێندنەوە هیچ بە هیچ ناکرێت. بەڵام خوێندنەوەکانی تڕی تێدەچێت مرۆڤ حەزی لە کتێبێک نەبوو نەیخوێنێتەوە یاخود بە کتێبێکی تر بیگۆڕتەوە. پاڵنەری خۆڕۆشنبیرکردن. خوێندنەوە لە پێناو خۆتێگەیاندن و پێگەیاندن. هۆکاری سەرەکی خوێندنەوە لای زۆرێک لە خەڵکی ئاسایی و پیشەوەر واتە پرۆفیشناڵ خۆڕۆشنبیرکردن و تێگەیاندن و پێگەیاندنە، واتە بۆ ئەوە دەخوێننەوە تاکو ئاستی ڕۆشنبیری و زانستی و هزریان بەرزکەنەوە و لە چاڵی قوڵی نەخوێندەواری و نەزانی و نەفامی و ناڕۆشنبیری و بێ ئاگایی ڕزگاریان ببێ و ببن بە کەسانی زانا و دانا و بەتوانا و تێگەیشت و پێگەیشت و پێشکەوت و سەرکەوت و یان هیچ نەبێت شتێک لەم جیهانە سەیر و سەمەرەیە بزانن. پاڵنەری بێکاری. خوێندنەوە لە پێناو خۆسەرقاڵکردن و پڕکردنەوەی کاتی دەستبەتاڵی. بێپلانی و بێبەرنامەی و ڕێگنەخستنی کات هۆکاری سەرەکین بۆ دروستبوونی بۆشایی و دەستبەتاڵی و خەوزڕان و شەکەتی و بێزاربوون لە دانیشتن و گەڕان و سوڕان بەملاو بەولادا. بۆیەش کەسانی وا پەنا بۆ خوێندنەوەی کتێب و ڕۆژنامە و گۆڤارەکان دەبن تاکو ئەو بۆشاییە پڕ بکەنەوە و لە دەستبەتاڵی ڕزگاریان ببێ و ئەو کێشەیەیان لە کۆڵ ببێتەوە. پاڵنەری ورەبەرزکردنەوە. خوێندنەوە لە پێناو کردنەوەی گرێ دەرونیەکان. زۆر جار خەمۆچی، دڵەتەپێ، ڕەشبینی و دڵڕاوچێن، نیگەرانی، دڵتەنجی و غەمباری و خەفەتباری و ماتەمینی و تەنیایی و نامۆیی و گۆشەگیری و لاتەریچی و تادوایی وا لە کەسی دووچاربوون دەکات کە پەنا بۆ خوێندنەوە ببات و هزری خۆی بە شتێکەوە سەرقاڵ بکات. تەنانەت زۆر جار پزیشکە دەرونیەکان هانی ئەو جۆرە کەسانە دەدەن تاکو بەهۆی خوێندنەوەوە لە دەست گرێ دەرونیەکان ڕزگاریان ببێت. پاڵنەری ئابووری. خوێندنەوە لە پێناو خۆدەوڵەمەندکردن. خوێندنەوە ڕێکارێکە بۆ کۆکردنەوەی زانیاری لەسەر گەشەکردنی ئابووری بە شێوەیەکی گشتی و دانانی پلانێکی تۆکمە بۆ خۆدەوڵەمەندکردن بە شێوەیەکی تایبەتی. بۆیە خوێنەران بە مەبەستی خۆدەوڵەمەندکردن و سەرمایەدارکردن لە زۆرێک لە وڵاتان بە تایبەتی وڵاتە پێشکەوتوەکان پەنا بۆ خوێندنەوەی ئەو پەرتوکانە دەبن کە پسپۆڕی و ئابووریزان لەسەر ئابووری و سەرمایەداربوون نووسیویانە، چونکە ئەو جۆرە کتێبە هێڵە گشتیەکانی ئابووری و بنەما سەرەکیەکانی بە خوێنەر دەناسێنێت. پاڵنەری کاتژێڕی. خوێندنەوە لە پێناو بەباشی خۆبەڕێوە بردن. ئەمڕۆ لە جیهاندا کاتژێڕی بە هەموو بەشەکانیەوە پانتاییەکی زۆری لە سەنتەری پەرەپێدانی جیهانی داگیر کردووە. بەواتایەکی تر زانستی کاتژێڕی داینەمۆی گشت پێشڤەچوونەکانە، بۆیە ئەو پەرتوکانەی لەسەر زانست و بنەماکانی کاتژێڕی دەنووسێن ڕێمێنیان هەیە و خوێنەری تایبەت بە خۆیان هەیە، چونکە باش بەڕێوەبردنێکی گشتگیر و هەمەلایەنە دەبێتە زیادکردنی بەرهەم و گەشەکردنی سەرمایە و بوژانەوەی بەهرەکان.
پاڵنەری کۆمەڵایەتی خوێندنەوە لە پێناو کۆمەڵ ناسی. بابەتە کۆمەڵایەتیەکان فرەجۆر و فرەڕەهەندن، بۆیە شوناس و پێکهاتە و دابوونەریت و بەها و تەوژم و ناوەندە کۆمەڵایەتیەکان جێی بایەخی نووسەران و خوێنەرانیشن. لەم سۆنگەیەوە زۆرێک لە نووسەران خۆیان لە قەرەی بابەتە کۆمەڵایەتیەکان دەدەن، بابەتگەلێک دەوڕوژێنن، شەن و کەوی دەکەن تا بازاری خۆیان گەرم بکەن. خوێنەری ئەو جۆرە بابەتانەش کەم نین، چونکە بە تاسەوەن بزانن لە کۆمەلگا مرۆڤایەتیەکاندا چ باس و خواسە و ژیان چۆن و بە چ شێوەیەک دەگوزەرێن. پاڵنەری سیاسی خوێندنەوە لە پێناو سیاسەت زانی. ئەمڕۆ بابەتە سیاسیەکان و ڕوودا و گۆڕانکاریە سیاسیەکان لە سەرتاسەری جیهاندا جێی بایەخ و گرنگی پێدانن، بۆیە زۆرێک لە خوێنەران بە دوای ئەم جۆرە بابەتانەدا دەگەڕێن تا ئاشنایەتی لەگەڵ زانست و بنەما و سیستەمە سیاسیەکان و ئایدیا فرەجۆرەکان و مەکتەبە هزری و سیاسی و ئایدۆلۆژیاکان پەیدا بکەن. لە کوردستانی خۆشماندا پێم وایە هیچ بابەتێک بەقەدەر بابەتە سیاسیەکان ڕاوە و شرۆفەی زارەکی بۆ ناکرێت، بەڵام ئەم ڕاوە و شرۆڤانە ناچنە خانەی بە زانستی بوونی سیاسەتەوە. بەواتایەکی تر ئێمە خەڵکی ئاسایی هیچ لە ئەلف و بەی سیاست نازانین، بۆیە بە شێوەیەکی هەڕەمەچی و بە پێخواسی کوردوتەنی شەلم کوێرم کەس نابوێرم بە ناوی دەکەوین، بەبێ ئەوەی مافی بابەتەکە بدەینێ یاخود لە ڕێگەی خوێندنەوەیەکی بابەتیانە و زانستیانەوە بچینە بنج و بنەوانی ئەم جۆرە بابەتانەوە و ببینە کەسانی شارەزا و کارامە و شرۆڤەکار و ڕاوەکار. پاڵنەری پسپۆڕی و پیشەی خوێندنەوە لە پێناو پرۆفیشناڵ بوون. ڕەنگە هۆکار و پاڵنەرێکی تری خوێندنەوە پسپۆڕی و پیشەگەری بێت، واتە ئەوانەی گەرەکیانە ئاستی پیشەیی خۆیان بەرزکەنەوە و زانیاری زیاتر لەسەر پیشەکەیان و ئەرک و کار و پێشڤەچوونە پیشەییەکان بەدەست بێنن، لەو مەیدانەدا ئەسپی خۆیان تاو بدەن. پەنا بۆ خوێندنەوەی ئەو بابەت و کتێبانە دەبن کە لەو پیاڤەدا نووسراون. پاڵنەری کشتتوکاڵی خوێندنەوە لە پێناو کشتتوکاڵ ناسی. بواری کشتتوکاڵ و چاندن بە گشت بەروبوومەکانیەوە پاڵنەرێکی ترە لەو پاڵنەرانەی و وا لە خوێنەر لەو بوارە دەکات کە پەنا بۆ خوێندنەوە ببن، تاکو لە ڕێگەی بەدەستێنانی زانست و زانیاریە نوێیەکان کار بۆ زیادکردنی بەرهەم و بەروبوومی خۆیان بکەن و بازار بۆ کالاکانیان بدۆزنەوە و ئاوێکی زیاتر بخەنە ئاشی خۆیانەوە. پاڵنەری بازرگانی خوێندنەوە لە پێناو گەشەسەندنی بازرگانی. ئەمڕۆ لەژێر سێبەری جیهانگیری و شۆڕشی زانستی و پیشەسازی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا باکوور و باشووری جیهان پێکەوە بەستراونەتەوە و مرۆڤ ڕۆژانە لە ماڵی خۆی بەهۆی تۆڕەکانی گەیاندن و ڕاگەاندنەوە دەزانێت لە دنیا چ دەگوزەرێ و چ باسە. ئەمەش کاریگەریەکی زۆری لەسەر گشت بوارەکانی ژیان بەجێ هێشتووە، بە تایبەتی لە ڕووی بازرگانی و ئاڵوێرکردنەوە، چونکە تەکنەلۆژیای زانیاریەکان بۆ ڕاژەی بازرگانی و بازرگانان کەوتۆتە کار. بۆیەش ئەوانەی بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندیان بە بازرگانی و هەناردەکردن و هاوردەکردنی شتومەک و کاڵاکانەوە هەیە، بە ڕۆژ و بە شەو پێویستیان بە کۆکردنەوەی زانیاری نوێ هەیە لەسەر ناوەند و سەنتەرە بازرگانیەکانی جیهان و ساختکردنەوەی بازار بە قازانجی خۆیان. لەم سۆنگەیەوە پەنا بۆ زانیاریەکانی کتێب یان کتێبە ئەلکترۆنیەکان دەبن و لەو سەرچاوانە توێنێتی خۆیان دەشکێنن. قەیرانی کەم خوێندنەوە لە کوردستان. مەخابن حاڵی حازر گەلی کوردستان لە قەیرانێکی قوڵی نەخوێندنەوەدایە، هەرچەندە ئێمە هیچ ئامار و داتایەکی فەرمیمان لە بەردەستدا نییە تاکو بزانین خوێندنەوە لە کوردستان لە چ ئاستێکدایە، بەڵام ئەس باوەڕم وایە کورد لە ڕیزی پێشەوەی ئەو میلەتانەدایە کە کەم دەخوێنێتەوە. پرسیارێک هەمیشە لە مێشتی ئێمەدا دەخولێتەوە، ئەویش ئەمەیە: بۆچی و لە پایچی خەڵکی کوردستان کەم دەخوێنێتەوە؟ بەڕاستی ئەمە پرسیاری هەمومانە، بە سیاسەتمەداران و نووسەر و ڕۆشنبیر و هونەرمەند و شاعیر و کاسبکار و شوان و جوتیار و تادوایی. ڕەنگە بەرسڤەکەی ئاسان نەبێت، وەلێ تێگەیشتن لە پرسیارەکە ئاسانە. گەلۆ ئەگەر خوێندنەوە بۆ گەلانی سەردەست و سربەخۆ و پێشکەوت و کارێکی باش و بەسوود بێت، بۆ گەلێکی ژێردەست و تەپەسەری داماوی وەکو کورد دەبێت چەندە پێویست و حیاتی بێ، چونکە دەوڵەت بەبێ شارستانیەت و شارستانیەتیش بەبێ زانست و زانیاری و زانیاری بەبێ خوێندنەوە و خۆشارەزاکردن دانامەزرێت. ئەی باشە ئەگەر وابێ بۆچی ئەم دیوارە پتەوەمان لە نێوان خۆمان و کتێب و خوێندنەوە دروست کردووە؟ ئاخۆ تاچی کورد ساڵانە چەند کتێب دەخوێنێتەوە؟ ئایا ڕێژەی ئەوانەی دەخوێننەوە لە 100% چەندە؟ ئایا خوێندنەوەمان لە ئاست بەرزخوازی ئێمەدایە؟ ئەگەر بەراوردێک لە نێوان ئەوروپا و ئیسرائیل و وڵاتانی عەرەبیدا بکەین کە ئێمە هاوشانی برا عەرەبەکانمان لە دەڤەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێکەوە دەژین،
بۆیە مسۆگەر ئەگەر حاڵمان لە حاڵی ئەوان خراپتر نەبێ باشتر نییە، چونکە ئێمە گەلێکی 40 ملیۆن کەسین، کەسی هێشتا دەوڵەتێکمان نییە، بەڵام عەرەبەکان هیچ نەبێ ئێستا 22 دەوڵەتی سربەخۆییان هەیە. دکتۆر زەید عەلی فەیسەڵ لەم بارەیەوە دەڵێت ئامارەکان بە دیاری دەردەخەن کە هەر تاچێکی ئەوروپایی ساڵانە تێکرا 35 کتێب دەخوێنێتەوە، تاچێکی ئیسرائیلیش ساڵانە تێکرای 45 کتێب دەخوێنێتەوە. لە کاتێکدا لە وڵاتە عەرەبیەکاندا بە هەر 80 کەس پێکەوە ساڵانە 1 کتێبیان بەردەکەوێت. هەروەها دکتۆر زەید دەڵێت تاکێکی ئەوروپایی 2800 جار لە تاکێکی عەرەب ڕۆشنبیرترە، تاکێکی ئیسرائیلیش 3200 جار. ئامارەکانی نیشتیمانی عەرەبی پێمان دەڵێن منداڵی عەرەب لە ساڵێکدا 100 لاپەڕەش ناخوێنێتەوە، بەڵام منداڵێک لە ڕۆژئاوا ساڵانە 50 کتێب دەخوێنێتەوە. هەموو وڵاتە عەرەبیەکان پێکەوە ساڵانە 330 کتێب وەردەجێڕنە سەر زمانی عەرەبی. ئەم ژمارەیەش دەگاتە پێنجێکی ئەوەی کە بەتەنیا لە وڵاتی یۆنان وەردەجێڕدرێت، کە وڵاتێکی تاڕادەیە گچکەیە و ژمارەی دانیشتوانی لە 10 ملیۆن تێناپەڕێت، لە کاتێکدا حەشیمەتی نیشتیمانی عەرەب لە چارەکە ملیارێک لای داوە. لە ساڵی 2007دا لە وڵاتی دانیمارک کە دانیشتوانەکەی ناگاتە 5 ملیۆن و نیو 921 کتێبی چیرۆک و ڕۆمان وەرجێڕاونەتە سەر زمانی دانیمارچی. لە سەدا 70 ئەو کتێبانە لە زمانی ئینگلیزیەوە وەرجێڕاون، هەر هەمان ساڵ لە هەمان ڕشتەدا 694 کتێبی خۆماڵی چاپ بووە. بەشی وڵاتانی عەرەب لە بەرهەمهێنانی کتێب لە جیهاندا لە سەدا 1.1 کە سەدا 15 ئەو پەرتوکانەش ئاینین. لە جیهانی عەرەبدا بۆ هەر 100 کەس 53 دانا ڕۆژنامە چاپ دەکرێت. ئەم ژمارەیە لە وڵاتانی پێشکەوتوودا بەرامبەر 285 دانا ڕۆژنامەیە، واتە 5 بەرامبەرە لەگەڵ وڵاتانی عەرەب. هەروەها بە گوێرەی ئاماری نەتەوە یەکگرتووەکان بۆ ساڵی 2005 ژمارەی ئەو پەرتوکانەی کە تەنیا لە 1 ساڵدا بۆ زمانی ئیسپانی وەرجێڕاون بەرامبەرە لەگەڵ ژمارەی ئەو پەرتوکانەی لە ماوەی 50 ساڵدا لە 22 وڵاتی عەرەبیدا وەرجێڕدراون. با بەهۆی ئەو ئامارانەوە کە خستمانە ڕوو کەسمان تووشی شۆک نەبین، چونکە هەمومان دەزانین چەندمان لە هەکبەدایە. جێگای داخە تا ئێستاشی لەگەڵدا بێت توێژینەوە و لێکۆڵینەوەیەکی ئەوتۆ لەسەر ئەم بابەتە گرنگە نەکراوە. ئاخۆ کورد بۆچی و لە پایچی ناخوێنێتەوە یان بۆچی کەم دەخوێنێتەوە. پێم وایە فاکتەرەکانی قەیرانی نەخوێندنەوە لە کوردستان فرەجۆر و فرەڕەهەندن، چونکە سەرهەڵدانی ئەم قەیرانە هۆکاری سیاسی، ئابووری، زانستی، شارستانی، کلتوری، ئابووری، مێژووی و کەسۆکی لە پشتەوەیە. لەو ڕابۆشی تەڵکردنی ئەم باسا پێویستمان بە سەدان لێکۆڵینەوەی بابەتی و زانستی هەیە، چونکە ناکرێ هەروە بە سادەیی بەسەریدا باز بدەین. ئەم بەشە بە کۆتا هات. خوێندنەوە چییە؟ سەرەتای باسەکەمان لە پێناسەکردنی چەمچی خوێندنەوە دەست پێ دەکەین. دانەری فەرهەنگی موعینی فارسی بەم شێوەیە پێناسەی خوێندنەوە دەکات. بە وردی ڕوانینی شتێکە بۆ هەڵوەستەکردن لەسەری، وەکو خوێندنەوەی پەرتووک یان هەرنووسینێکی تر و تێگەیشتن لێی. ڕوانینی شتێک و هەڵوەستەکردن لەسەری، خوێندنەوەی شتێک بۆ درکردنی ئەو شتە. لە دید و تێڕوانینی حەسەن عەمید، دانەری فەرهەنگی عەمیدی فارسی، خوێندنەوە بریتیا لە ئاگاداربوون و زانیاری وەرگرتن لە شتێک بە درێژەدان بە خوێندنەوەی ئەو شتە، وەکو خوێندنی پەرتووک یان هەر نووسراوێکی تر وردبوونەوە لێی. هانا میولا پیدەرسن ئاوا پێناسەی خوێندنەوەی کردووە، تێگەیشتنە لە دەقی نووسراو یان چاپ کراو. دکتۆر عەلی ئەکبەر سەیف پێی وایە خوێندنەوە پرۆسەیەکە، لە ڕێگەی ئەو پرۆسەیەوە مرۆڤ فێری زانست دەبێ و ئەو زانستە بەهۆی یادگەوە زەخیرە دەبێت و بەیاد دێنێتەوە و سوودی لێوەردەگرێت. دکتۆر حەسەن عەرێشی بەم شێوەیە پێناسەی خوێندنەوە دەکات. خوێندنەوە کردەوەیەکی استراتیژیە، بەهۆیەوە واتە بنیاد دەنرێت. ئەمەش لە ڕێی کارلێکی دینامیکی نێوان خوێنەر بەو مەعریفەت و شارەزاییەوە کە هەیەی لەگەڵ دەق بەو زانیاری و بیرۆکانەوە کە لە خۆیدا هەڵی گرتووە.
دکتۆر محەممەد بن شەدید بوشرا پێی وایە خوێندنەوە پرۆسەیەکی ئەقلیە شیکردنەوەی ئەو هێمایانەش دەگرێتەوە کە خوێنەر لە ڕێگەی چاوەکانیەوە ورەیان دەگرێت. ئەم پرۆسەیە پێویستی بە تێگەیشتن لە واتاکان و بەستنەوەیان بە شارەزایی تاکەوە هەیە. هەروەها پێویستی بە چەندان کردەوەی دەرونی و عەقلی هەیە کە تا ڕادەیەکی زۆر ئاڵۆزن. دکتۆر نەبیل عەبدولهادی، دکتۆر عەبدولعەزیز ئەبوو حەشیش، دکتۆر خالید عەبدولکەریم بەم شێوەیە پێناسەی خوێندنەوە دەکەن. خوێندنەوە هونەرێکی زمانەوانیە، ژێدەرێکە تاک لەو ژێدەرەوە سامانی زمانەوانی خۆی بەدەست دێنێت. هەروەها خوێندنەوە سەرچاوەی ڕۆشنبیری مرۆڤایەتی و گەنجینەی زانستەکانە. هەر لە ڕێگەی خوێندنەوەش تاک بە زانست و ڕۆشنبیریە فرەجۆرەکان ئاشنا دەبێت و فاکتەرێکی سەرەکیشە بۆ خوێندن و پڕکردنەوەی کاتی دەستبەتاڵی. بە هیزر و تێڕوانینی بەندەش سادەترین پێناسە بۆ خوێندنەوە ئەمەیە. هەر دەقێکی نووسراو یا بیندراو لە ڕێگەی هزر یان چاو یان زمانەوە بۆ ناو مێشک بگوازرێتەوە، پەیوەندی لەگەڵ بەرقەرار بکرێت، دەتوانین ناوی بنین خوێندنەوە. ئایا ڕاستە پەرتووک باشترین دۆستی مرۆڤە؟ ئەم مانشێتەی سەرەوە پرسیارێکی گرنگە و هەویرێکە زۆر ئاو هەڵدەگرێت. ئەگەر ئەم پرسیارە ئاراستەی هەریەک لە ئێمەمانان بکرێت، ئایا ڕاستە پەرتووک باشترین دۆستی مرۆڤە؟ بە دڵنیاییەوە وەڵامەکەمان ئەرێنی دەبێت و بە بەڵێ وەڵام دەدەینەوە. وەلێ مەخابن هەمومان لەگەڵ باشترین دۆستی خۆمان بێ ئەمەک و بێوەفاین. بۆچی؟ چونکە دۆستی دڵسۆز و سەمیمی ئەو کەسەیە بۆ دۆستەکەی بە ئەمەک و دڵسۆز و وەفادار بێت و بەسەری بکاتەوە و لە خۆشی و ناخۆشی و شین و شایی سەرکەوتن و ژێرکەوتندا لەگەڵی دابێت. کەچی ئێمە وازمان لە باشترین دۆستی خۆمان هێناوە و پشتمان تێ کردووە و بەسەری ناکەینەوە، دەرگاشی لێ ناکەینەوە و گوێشی نادەینێ و شاش بە سەپانی خۆمان حیساب ناکەین. نازانم بە کام عەقڵ و لۆژیک ئەم کارەی ئێمە ڕەوا و حەقە، یان دەبێت دان بەوە دابنین کە ئێمە لە ئاسکتێب خەمسارد و کەمتەرخەم و بێ ئەمەچین، یاخود لەگەڵ ئەم دروشمەمان پەرتووک باشترین دۆستی مرۆڤە ڕاستگۆ نین. بۆیە دەبێت یەکێک لەو دوویانە هەڵبژێرین، یان بێ ئەمەچی یان ناڕاستگۆیی. هەردووچیشیان دوو خەسڵەتی بەدن. حەیفە ئەو دوو خەسڵەتە لە ناو گفتار و ڕەفتار و کرداری مرۆڤدا ڕەنگ بدەنەوە و ڕەنگ داکوتێت. ئەم بەشەش بە کۆتا هات. خاڵە ئەرێنی و باشەکانی پەرتووکی باش. نکۆڵی لەو ڕاستیە حاشا هەڵنەگران ناکرێت کە پەرتووکی باش و ئەرێنی لە چەندین خەسڵەتی جۆراوجۆر بەهرەمەندە کە گرنگترینیان ئەمانن، وەکو ئاوێنە پاک و بێگەردە، دڵسۆز و وەفادارە و تا مردن لەگەڵمانە، لە خۆشی و ناخۆشی و شینی و شادیەکاندا پشت و پەنامانە، بەڕاشکاوی و بێپێچ و پەنا عەیبەکانمان پێدەڵێت، ڕێگای پێشکەوتن و سەرکەوتن و تێگەیشتن و پێگەیشتن بەڕووی ئێمەدا دەکاتەوە، لە مەترسیەکان ئاگادارمان دەکاتەوە، لە ڕۆژانی تەنگانەدا دەستمان دەگرێت، توانا و شیانە هزری و زانستی و عەقلی و هونەریەکانمان زیاد دەکات، پەرا بە کارامەییەکانمان دەدات، بازنەی زانیاریەکانمان فراوان دەکات، ورەمان بەرز دەکاتەوە، شیانی داهێنان و ئەفراندن بە ئێمە دەبەخشێت، تەکانێکە بۆ ڕزگارکردنمان لە چەقبەستووی هێزری و زانستی و معریفی، پشتیوانمانە بۆ دۆزینەوەی ڕەجی کێشەکان و چارەسەرکردنیان بە شێوەیەکی زانستی و بابەتی و عەقڵانە. لە گشت کات و ساتەکاندا دەتوانین پشتی پێ ببەستین، لە گشت کات و ساتەکاندا لە بەردەستمانە و حزوری هەیە. ئەم بەشەش بە کۆتا هات. باشترین کات بۆ خوێندنەوە. مرۆڤەکان بە حکمی کار و پیشە و شوێنی نیشتەجێبوون و ڕەوشی ئابووری و کۆمەڵایەتی و کلتوری و شارستانی و خێزانیان ناتوانن کاتێکی دیاریکراو بۆ خوێندنەوە دابنێن، چونکە هەریەک لە ئێمە هەلومەرجێکی تایبەت بەخۆی هەیە. بۆیە ئەگەر گەرەکمان بێ خوێندنەوەکەمان سوودبەخش بێت، پێویستە لەژێر ڕۆشنایی هەلومەرجی تایبەت بە خۆمان باشترین کات بۆ خوێندنەوە بدۆزینەوە. بۆ ئەم مەبەستەش دەتوانین ئەم هاوکێشەیە بەکار بهێنین. باشترین کات بۆ خوێندنەوە یەکسانە بە خوێندنەوەیەکی سوودبەخش و مەفادار. زۆرێک لە پسپۆرانی بواری پەروەردە و فێرکردن پێیان وایە باشترین کات بۆ خوێندنەوەی کتێب بە شێوەیەکی گشتی دەمی بەیانیانە، واتە سەرەتای کازێوە و بەرە بەیانە، چونکە لەم کاتەدا خانەکانی مێشک و خوێن و پێکاتەکانی ناو کەللەی مرۆڤ ساف و بێگەرد و ئەکتیڤن. هەروەها ئەندامەکانی تری لەش و جەستەش دوورن لە حاڵەتی گرژی و شەکەتی و هیلاچی. هەمدیس زانا ژۆست پێی وایە شەویش پێش نووستن یەکێکە لەو کاتە هەرە باشەکان بۆ خوێندنەوە. گرنگ ئەوەیە لەو 24 کاتژمێر کە لە شەو ڕۆژێکدا لە بەردەستماندایە باشترین و گونجاوترین کات بۆ خوێندنەوە خۆمان تەرخان بکەین. ئەم بەشەش بە کۆتا هات.
باشترین شوێن بۆ خوێندنەوە. هەڵبژاردننی شوێنێک بۆ خوێندنەوە کە لە گشت ڕوویەکەوە گونجاو بێت زۆر پێویستە، جا ئەو شوێنە لە دەرەوە بێت یان لە ماڵەوە. بۆ نمونە ئەگەر لە دەرەوە بێت پێویستە شوێنەکە ئارام بێت و دوور بێت لە جەنجاڵی و هاتوچۆ و دیمەنە سەرنجڕاکێشەکان. بەڵام ئەگەر لە ماڵەوە بێت وا باشە ژوورێکی تایبەت بە خۆمان هەبێت و ژوورەکە لەم تایبەتمەندیانە بەهرەمەند بێت. ئەندازەکەی مامناوەندی بێت واتە نەزۆر گەورە و نەزۆر بچووک بێت، هەروەها تاریکیش نەبێت، ڕووناکیەکەشی زیاد لە پێویست نەبێت، دوور بێت لە جەنجاڵی و قەرەباڵغی و دوور بێت لە ڕێگەی هاتوچۆ و ئۆتۆمبیل و خەڵک. کەرستەکانی وەک تەلەڤیزیۆن و سەتەلایت و ڤیدیۆ و تەسجیل و تابلۆی هەڵواسرا و تادوایی تێدا نەبێت، ڕێک و پێک و ڕازاوە بێت. هەروەها دەبێت لە زستان و هاوینان پلەی گەرمی و ساردی و ڕادەی شەی گونجاو بێت، هەوا گۆڕچەی تێدا بێ و جار بەجار هەوای ژوورەکە بگۆڕدرێت، تیشتی خۆری لێ بدات، هەروەها بە وێنە و شتی بریقەدار نەڕازێنرابێتەوە و شتی سەرنجڕاکێشیشی تێدا نەبێت، تاوەکو سەرنجی خوێنەر بەلای خۆیدا ڕانەچێشێت و زەینی لای خوێندنەوەکەی بێت. بۆیە گەر خوێنەر توانای ئابووری و دارایی باش بێت یان مامناوەندی بێت، وا باشە ژوورێک بۆ خوێندنەوە تایبەت بکات، بۆ ئەوەی پێویست بەوە نەکات هەر جارە و ڕوو لە شوێنێک بکات و لە کەشوهەوایەکی جیاوازدا بخوێنێتەوە و کاتێکی زۆری لێ بە فیڕۆ بڕوات. گرنگ ئەوەیە لە شوێنێک بخوێنینەوە کە لە ڕووی دەرونی و جەستەییەوە تەواو ئاسوودە بین و هەز بە دڵەڕاوچێی و دڵەتەپی و نیگەرانی و دڵتەنجی و دڵگرانی و سەغڵەتی نەکەین. ئەم بە 6 بە کۆتا هات. باشترین جۆری خوێندنەوە. ئەمڕۆ گەلانی جیهان شێوازی خوێندنەوەی خێرا زیاتر لە شێوازەکانی تر پەیڕەو دەکەن، چونکە ئەم شێوازە لە هەندێک تایبەتمەندی بەهرەمەندە. لە هەمووشیان گرنگتر پاراستنی کاتە، واتە بە کەمترین کات زۆرترین وشە دەخوێندرێتەوە. بۆ نمونە حاڵی حازر لە وڵاتە پێشکەوتوەکاندا خێرایی خوێندنەوە بۆ ڕۆژنامە و گۆڤار و بابەتەکانی ئاسایی 1000 وشەیە لە هەر خولەکێکدا، واتە مرۆڤ لە هەر خولەکێک دەتوانێت 1000 وشە بخوێنێتەوە. بەڵام ئەوانەی پسپۆڕن لە خێرا خوێندنەوەدا دەتوانن نزیکەی 1500 تا 2000 وشە لە خولەکێکدا بخوێننەوە. ئەمەش ژمارەیەکی پێوانەیە، بەمەرجێک تێگەیشتن لە کڕۆک و ناوەڕۆک و نەبێتە قوربانی خوێندنەوەی دەق. بۆیە دەبێت خوێنەر خۆی فێرە شێوازی خێرا خوێندنەوە بکات و لە کەمترین ماوەدا زۆرترین وشە و پێیف بخوێنێتەوە. بەڵام نابێت بەهۆی خێرا خوێندنەوە لە کڕۆک و ناوەڕۆکی بابەتەکە بێبەش ببێت و دوور بکەوێتەوە، یاخود تێگەیشتنی بابەتەکە بکاتە قوربانی خێرا خوێندنەوەکەی، چونکە ئەو کاتە چۆنیەتی کەیفیە دەبێتە قوربانی چەندایەتی کەمیە و خوێندنەوە ڕامانی خۆی لەدەست دەدات کە بریتیا لە بەدەستێنانی زانیاری و معریفەت. ئەم بە 6 بە کۆتا هات. جۆرەکانی خوێنەر. ئەلبەتە ناکرێت بە یەک چاو سەیری هەموو خوێنەرێک بکرێت، چونکە هەر خوێنەرێک لە گۆشەنیگا و ئایدیا و تێڕوانینی خۆیەوە دەڕوانێتە خوێندنەوە. بۆیە هەروەک چۆن کتێبەکان بەسەر چەندین ئاست و جۆردا پۆڵێن دەکرێن، ئاوا خوێنەرانیش بەسەر چەندین جۆردا دابەش دەکرێن. حەز دەکەم هەریەک لە ئێمە بزانین لە کام جۆری خوێنەرانین کە بەڕای بەندا گرنگترینیان ئەمانن. یەکەم، خوێنەری بەردەوام. ئەم جۆرە خوێنەرەیە کە بەردەوام و بێدابڕان و پچڕان دەخوێنێتەوە، واتە خوێندنەوە بەشێک لە ژیانی پێک دەهێنێت و هیچ کاتێک تەنانەت لە خۆشی و ناخۆشی و شین و شادیدا لە کتێب و خوێندنەوە جیانابێتەوە و دانابڕێ. دووەم، خوێنەری کاتی و واسواس. ئەم جۆرە خوێنەرەیە کە بە شێوەیەکی کاتی و پچڕ دەخوێنێتەوە، واتە کەسێکی واسواس و میزاجیە، بە میزاجی خۆی و بێ پلانی و بەرنامە دەخوێنێتەوە، چونکە خوێندنەوە لای ئەم جۆرە خوێنەران نەبووە بە استراتیژ و پێوەەر بۆ تێگەیاندن و پێگەیاندنی خۆی. سێیەم، خوێنەری وردبین و ڕەخنەگر. ئەم جۆرە خوێنەرەیە کە بە شێوەیەکی ورد و ڕەخنەگرانە دەخوێنێتەوە، واتە هەر بە سانایی و بە ناو دەقەکاندا گوزەر ناکە، بەڵکو هەوڵ دەدا لێی ورد ببێتەوە و ڕەخنەگر بێت و لایەنە ئەرێنی و نەرێنی و باش و خراپەکانی ئەو دەقەی کە دەیخوێنێتەوە بخاتە ڕوو، بابەتەکە دەوڵەمەند بکات و شەن و کەوی بکات. ئەم جۆرە خوێنەرە هەم سوود بە خۆی و هەم بە خاوەنی دەقەکە و داهێنان و معریفەش دەگەێنێت. چوارەم، خوێنەری سادە و ساکار. ئەم جۆرە خوێنەرەیە کە بە شێوەیەکی سادە و ساکار دەخوێنێتەوە، خوێندەواری و ڕۆشنبیریەکەی لە ئاستێکی نزمدایە، وەکو فەریکە خوێندەوار و نیمچە خوێندەوار. بۆیە خۆی لە قەرەی بابەتە ئاڵۆزەکان نادات و ناتوانێت بچێتە بنج و بنەوانی بابەتە هزری و فەلسەفی و زانستیەکانەوە، بەڵکو زیاتر بابەتە سادە و ساکارەکان دەخوێنێتەوە کە بە ئاسانی لێی تێدەگات و سەری لێدەردەچێت، واتە خولیای ئەو دەقانەیە کە بە زمانێکی سادە و ساکار نووسراون، وەکو بابەتی گۆڤار و ڕۆژنامە گشتیەکان و ئەو پەرتوکانەی کە بە زمانێکی ئاسان لەدایک دەبن. پێنجەم، خوێنەری کاتکوژ و بێ ئامانج.
ئەم جۆرە خوێنەرەیە کە هیچ ئامانج و پلان و بەرنامەیەکی تۆکمە و سەرکەوتووی بۆ ڕێکخستنی کاتەکانی و دەستەبەرکردنی ئامانجەکانی خوێندنەوە نییە، بۆیە هەمیشە بەدەست زۆری کاتەوە دەناڵێنێت. بە مەبەستی خۆڕزگارکردنیش لە دەستبەتاڵی پەنا بۆ خوێندنەوەی کتێب و گۆڤار و ڕۆژنامەکان دەبات. شەشەم، خوێنەری ئامانجدار. ئەم جۆرە خوێنەرەیە کە پلان و بەرنامەیەکی تۆکمە و سەرکەوتووی بۆ خوێندنەوە هەیە، واتە خوێندنەوەکەی ئامانجدارە و هیچ دەقێک بە بێهودە و بێ ئامانج ناخوێنێتەوە، واتە پێش ئەوەی دەست بە پرۆسەی خوێندنەوە بکات ئامانجەکانی خۆی دیاری دەکات و هەوڵ دەدات لە ڕێگەی خوێندنەوەی دەقێکەوە ئامانجەکانی بپێچێ و بێنێتە دیم. دکتۆر عەبدولکەریم بەکار باس لە جۆرە خوێنەرێکی تر دەکات، ئەویش خوێنەری چاکە. دکتۆر عەبدولکەریم پێی وایە خوێنەری چاک لەم خەسڵەتانە بەهرەمەندە. یەکەم، خوێنەری چاک تێکۆشەر و بە حەزم و جەزمە، هەرگیز لە خوێندنەوە ناوەستێ و کۆڵ نادات. دووەم، خوێنەری چاک توانای وەرگرتنی شتە نوێیەکانی هەیە، خاوەن ژێرخانێکی عەقڵی کراوەیە. سێیەم، خوێنەری چاک توانای هەیە وەڵامەکانی سەردەمی ڕۆشنگەری بداتەوە. چوارەم، خوێنەری چاک دەزانێ و چۆن بە چ شێوەیەک مامەڵە لەگەڵ ئەو کتێبانە بکات کە دەیان خوێنێتەوە. ئەم بە شەش بە کۆتا هات. ستراتیژیەتی خوێندنەوە. ویرە هابراون ئۆکۆنۆر بەم شێوەیە چەمچی ستراتیژیەت پێناسە دەکەن و دەڵێن بریتیا لە دیاریکردن و هەڵسەنگاندنی ئاراستەی جێگرەوەکان بۆ بەدیهێنانی پەیامیان ئامانجێکی دیاریکراو. اینجا هەڵبژاردننی جێگرەوەیەکی گونجاوە لە شوێنی ئەوان. بە کورتی ستراتیژیەت بریتە لە بەرنمەیەکی گشتی، ژمارەیەک ڕێگا لە خۆ دەگرێت و هەروەها ڕاپەڕاندن و نواندن دەگرێتەوە کە ئاراستە دەکرێت بۆ بەدیهێنانی ئامانجێک یان چەند ئامانجێکی دیاریکراو. بە کورتی مەبەست لە ستراتیژیەتی خوێندنەوە ئەوەیە خاوەن تێڕوانینێکی دیار و ڕۆشنبین بین لەسەر فەلسەفەی خوێندنەوە، بزانین بۆچی و چۆن لە پایسی دەخوێنینەوە، واتە خوێندنەوەیەکی ستراتیژی و ئامانجدار و بەرنامە بۆ داڕێژراومان هەبێت و دوور بێت لە بێهودەیی و هەڕەمەچی و بێپلانی و شڵەژانی هزری. ئەم بە شەش بە کۆتا هات. سوودەکانی هەبوونی ستراتیژیەتی خوێندنەوە. یەکەم، بەهرەمەندبوون لە بەهای خوێندنەوە. دووەم، پارێزگاریکردن لە سەرمایەی کات. سێیەم، بەدەستهێنانی زانیاری و معریفەت. چوارەم، گەیشتن بە ئامانجەکانی بەرنامە بۆ داڕێژراو. پێنجەم، دوورکەوتنەوە لە بێ بەرنامەیی. ئەم بە شەش بە کۆتا هات. خوێندنەوە لە نێوان چۆنیەتی و چەندایەتیدا. ئەلبەتە پێویستە لە نێوان چۆنیەتی و چەندایەتیدا هەمیشە چۆنیەتی هەڵبژێرین، چونکە چۆن خوێندنەوە لە چەند خوێنەرەوە باشتر و شایستەترە، واتە دەبێت ئامانج لە خوێندنەوە چێژوەرگرتن و زانیاری بەدەستهێنان و فێربوون و تێگەیشتن بێ، نەک هەڵدانەوە و بازدان بێت بەسەر لاپەڕەکاندا. کەوا بێ نابێت ئێمە لە کاتی خوێندنەوە پەلە بکەین، یاخود بە پەلە پرۆزێ و گوزەرێک بەناو تێکستەکاندا بکەین و نەزانین سەری کتێب و بنی کتێب باس لە چی دەکات و چ پەیامێکی بۆ ئێمە پێیە. مەبەست لە خوێندنەوە ئاشنابوونە بە هزر و تێڕوانین و تێزەکانی نووسەر، یاخود گەیشتنە بە پلەی جەمال و کەمال لە گشت بیاڤەکانی ژیاندا. ئەمەش ئەوە دەخوازێ کە بە شوێنەیی و هێواشی بچینە ناو تێکستەکانەوە و لێیان ورد بینەوە و تفەنگ بە تاریچیەوە نەنین تاوەکو بتوانین ئامانجەکانمان بپێچین. ئەم بە شەش بە کۆتا هات. لە نێوان تێگەیشتن و ئەزبەرکردن کامیان هەڵبژێرین. نکۆڵی لەو ڕاستی حاشا هەڵنەگرە ناکرێت کە تێگەیشتن لە کرۆک و ناوەڕۆکی بابەت زۆر باشتر و چاکترە لە ئەزبەرکردنی خودی بابەتەکە، چونکە ئەو بابەتەی بە تێگەیشتن وەریدەگرین زیاتر لە ناو زەین و هۆش و یادگەماندا دەچەسپێ و ماوەیەکی زیاتر دەمێنێتەوە لە ئەزبەرکردنیم. هەروەها زووتر وەریدەگرین و کەمتر کاتمان گەرەک دەبێت، بۆیە پێویستە تا بکرێ هەوڵی تێگەیشتنی بابەتەکان بدەین و خۆمان لەسەر تێگەیشتنی بابەتەکان ڕابێنین. باشترین فاکتەریش بۆ تێگەیشتن و هەرسکردنی بابەت ئامادەبوونی زەین و هۆشە لە کاتی گوزەرکردن بەناو دەقەکاندا، بەواتایەکی تر دەبێت هەماهەنگی لە ناو چاو زەیندا هەبێت لە کاتی خوێندنەوە، چونکە غیاببوونی زەین دەبێتە هۆی کات بە فیرۆدان و ڕەنج بە خەساربوونمان، سوود وەرنەگرتنمان لە بەهرەکانی خوێندنەوە. ئەم بە شەش بە کۆتا هات. گرنگیدان بە زمان. زمان ئامرازێکی زۆر گرنگ و کاریگەرە لە پرۆسەی خوێندنەوەدا، چونکە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر تێگەیشتن و تێنەگەیشتن و هەرسکردن و هەرزنەکردنی ئەو دەقە هەیە کە دەیخوێنینەوە، بۆیە پێویستە زمانی ئەو پەرتوک و گۆڤار و ڕۆژنامانە باش بزانین کە دەیان خوێنینەوە، چونکە گرفتی زمانەوانی یاخود بە سەقەتی خوێندنەوەی دەق وا دەکات لە بابەتەکان حاڵی نەبین ئامانجەکانمان نەپێچین. لەم سۆنگەیەوە پێویستە پەرە بە زمانمان بدەین، بە تایبەتی زمانی نووسین و خوێندنەوە، چونکە زۆر جیاوازی لە نێوان زمانی ئاخاو
ئاخاوتن و زمانی نووسیندا هەیە. زمانی ئاخاوتن زۆربەی جار بە سادە و ساکاری گزارش لە بۆچوون و بیرڕاکانی خۆی دەکات، کەچی زمانی نووسین لە ڕووی دەستەواژە و پەیڤ و ڕستەسازیەوە جیاوازی لە زمانی ئاخاوتن بە فۆرمێکی هەندێک جیاوازتر خۆی دەنوێنێت و لە قاڵبێکی تردا بۆ خوێنەران دێتە گۆ. بۆیە چەندە زمانمان پاراوتر و بەهێزتر بێت تێگەیشتنمان لە بابەتەکان ئاسانتر و باشتر دەبێت. زۆر جاری وا هەیە خوێنەر بە تاسەوە دەست بۆ خوێندنەوەی کتێبێک دەبات، بەڵام لە پڕێکا ڕوبەڕووی تێکستێک دەبێتەوە کە لە ڕووی زانستی و هزری خوێندەواریەوە لە ئاستی ئەودان نەبێت. بۆیە یان لێی بێبەش دەبێت یاخود دەبێت هەوڵێکی بێوچان بدات تاکو ئاستی هزری و زانستی و زمانەوانی خۆی بەرز بکاتەوە تا دەگاتە ئاستی کتێبەکە و ئەو گۆمە مەنگا بشلەقێنێت. لەم ڕووەوە دەبێت خوێنەر بەردەوام لە پێشڤەچووندا بێت و لە کاتێکدا نەمێنێتەوە، بە تایبەتی لەم سەردەمەدا کە بە سەردەمی لەزگینی و هەمبانە بۆرینەی زانیاریەکان ناسراوە. جا بۆ بەهێزکردنی زمانەکان دەبێت سوود لە فەرهەنگەکان و پەرتووکەکانی زمانەوانی و ئەدەبی وەربگرین و زۆرترین پەیڤ و دەستەواژە بناسین و لێکیان بدەینەوە و لە واتاکانیان تێبگەین. ئەم بەشەش بە کۆتا هات. گرنگیدان بە ڕێزمان و خاڵبەندی. ڕێزمان و خاڵبەندی لەم سەردەمەدا بە دوو یاسای سەرەکی نووسین لە قەڵەم دەدرێن. بەواتایەکی تر ڕێزمان و خاڵبەندی ڕۆحی جەستەی نووسینن، چونکە لە ڕووی داڕشتنەوە هەم جوانی و هەمیش دروستی و کامڵی بە نووسین دەبەخشن. بۆیە ڕەچاوکردنی ڕێزمان و خاڵبەندی نەک تەنها ئەرچی نووسەرە بەڵکو ئەرچی خوێنەریشە. دکتۆر گوسی لەبارەی خاڵبەندیەوە دەبێژێت ئەگەر بۆ پێش 100 ساڵ بەر لە ئێستا بگەڕێنەوە لە ڕێگەی نووسینەکانی ئەم سەردەمەوە بۆمان ئاشکرا دەبێت کە هیچ گرنگی بە هێما و نیشانەکانی خاڵبەندی نەدەدرا لە ناو نووسیندا، بەڵام ئێستا بە تایبەتی لەم سەردەمە شوێنێکی تایبەتیان هەیە لە ناو نووسیندا. بۆیە ئەگەر خوێنەر یاسا و ڕێساکانی ڕێزمان ڕەچاو نەکات و گوێ بە خاڵبەندی نەدات، زۆر دەقوڕستە و پەرەگراف بە هەڵە دەخوێنێتەوە و ناتوانێت بە جوانی لە تێکستەکە تێبگات و بەڕاستی دروستی بسک و کەزیەکانی دەقەکە بە شانەکانی هزرەکەیدا بێنێت و شانە بکات. لەم سۆنگەیەوە پێویستە خوێنەر گرنگی بە ڕێزمان بدات، بە تایبەتی ڕاناوە کەسیەکان و نێرین و مێین و تاک و کۆ و تا دوایی. هەروەها دەبێت بە جۆر و شێواز و ئامرازەکانی خاڵبەندیش ئاشنا بێت تاوەکو دەقەکان وەک خۆی بخوێنرێتەوە و دووچاری هەڵە و چەواشەکاری نەبێت و خاڵ لەسەر پیتەکاندا بنێت. ئەم بەشەش بە کۆتا هات. سوودوەرگرتن لە ئامرازەکانی خوێندنەوە: چاو، دەست، گوێ، زمان. خوێندنەوە هەر تەنها ئەرچی زمان نییە، بەڵکو ئەرچی چاو، دەست و گوێشە. واتە مرۆڤ بۆ خوێندنەوەی دەق و تێکستەکان دەتوانێت ئاوی هەموو ئەو ئامرازانە چ بەجیا چ پێکەوە بکاتە ئاشی خۆیەوە تاوەکو دووچاری ئاشبەتاڵی نەبێت. لەم سۆنگەیەوە پێویستە خوێنەر لە چۆنێتی بەکارهێنانی ئەو ئامرازە جەستەیانە شارەزایی پەیدا بکات و لێی سوودمەند و بەهرەمەند بێ، نەک تەنها ئامرازێک گیاندوان بەکاربێنێت و ئامرازەکانی تریش فەرامۆش بکات، چونکە هەر کام لەم ئامرازانە جۆگەلەیەک لە ڕووباری خوێندنەوە پێک دەهێنن. بۆیە ناکرێ خوێنەری شارەزا و بە ئەزمون پشتی تێبکات و هەر بە شێوەیەکی کۆنباوی بخوێنێتەوە. ئەڵبەتە مرۆڤ بە گوێرەی هەڵومەرج و کاودانەکانی ژیان پێویستی بە گشت ئامرازەکانی خوێندنەوە هەیە، لە چاو زمانەوە بگرێت تا دەگاتە دەست و پەنجە و گوێ. بۆ نمونە کەسێکی کوێر و نابینا تەنها دەتوانێت لە ڕێگەی هەستی بیستنەوە بخوێنێتەوە، کەسێکی لاڵ و کەڕ لە ڕێگەی چاو، دەست و هێماوە دەتوانێت بخوێنێتەوە، کەسێکی تەندروستیش دەتوانێت بە هەموو ئامرازەکان بخوێنێتەوە. گرنگ ئەوەیە بتوانین زانستیانە و بابەتیانە لە کات و شوێنی خۆیدا ئەو ئامرازانە بەکار بهێنین. ئەم بەشەش بە کۆتا هات. ئامادەکردنی دەفتەر یاداشتێک بۆ خوێندنەوە. لە کاتی خوێندنەوە بە تایبەتی خوێندنەوەی پەرتووک پێویستە خوێنەر دەفتەر یاداشتێکی هەبێت و گشت سەرنج و تێبینیەکانی خۆی لەسەر ئەو پەرتووکە لەناو ئەو دەفتەرە یاداشتەدا تۆمار بکات و خاڵە گەوهەری و ئەرێنی و نەرێنیەکانی بخاتە ڕوو. هەروەها وشە و پەیڤە نامۆیەکان دەستنیشان بکات و بگەڕێتەوە سەر فەرهەنگەکان بۆ لێکدانەوەی واتای ئەو پەیڤانە. بێگومان ئەگەر خوێنەر وەکو چاودێر و ڕەخنەگرێک دەقەکە بخوێنێتەوە، هەم خزمەت بەخۆی و هەم بە نووسەر و کۆمەڵگەش دەکات. با بزانین چۆن. بەهۆی وردبینی و ڕەخنەگرتن و چاودێریەوە خوێنەر دەچێتە بنج و بنەوانی تێکستەکە و کەزی و بسچی یەکە بە یەکەی بابەت و مزارەکان شانە دەکات. ئەمەش بە سوودی ئەو دەشکێتەوە، چونکە ڕەنج بە خەسار نابێت و ڕۆژ بە ڕۆژ زانیاری نوێ و تازە دەخاتە سەر خرمانی زانیاریەکانی. هەروەها جیهانبینی ئەو بەرفراوانیەی دەبێت و گرێکوێرەکان دەکاتەوە خۆی و دەوروبەری و جیهان باشتر دەناسێت و دەتوانێت دوێنێ بە ئەمڕۆ و ئەمڕۆژ بە سبەینێ ببەستێتەوە.
نووسەرەکەش سوودمەند دەبێت چونکە پێی بە هەڵە و شاشیەکانی دەبات و کێماسی و کەموکوڕیەکانی خۆی دووبارە ناکاتەوە. کۆمەڵگەش قازانج دەکات چونکە ئاستی وشیاری و وریایی تاکەکانی بەرز دەبێتەوە و لە چەقبەستووی هزری و زانستی و ڕۆشنبیری ڕزگاری دەبێت. ئەم بەشەش بە کۆتا هات. جۆرەکانی کتێب. هەروەک چۆن چەندین جۆری خوێنەرمان هەیە، ئاواش چەندین جۆری کتێبمان هەیە. گرنگترین جۆرەکانی کتێبیش ئەمانن. یەکەم، کتێبە چاوگ و سەرچاوەکان، وەکو فەرهەنگە فرەجۆرەکان و ئینسکلۆپیدیا دائیرەت و لە مەعاریف و کتێبە مێژوویەکان. خوێنەر لە کاتی پێویستدا پەنا بۆ خوێندنەوەی ئەم جۆرە کتێبانە دەبات. دکتۆر عەبدولکەریم بەکار ئەم جۆرە کتێبانە بەدایکی کتێبەکان ناو دەبات، چونکە خوازیارانی زانیاری لە کات و ساتی پێویستدا بۆیان دەگەڕێنەوە. هەروەها تایبەتمەندیەکی دیکەی ئەم جۆرە کتێبانە ئەوەیە لە گشت وەرز و ساڵەکانی تەمەندا و بۆ چەندین سەدا لەگەڵ خەڵکدا دەژین و تەمەنیان درێژە و بە ئاسانی ماوەیان بەسەر ناچێت و ئێکسپایر نابن، چونکە سەرچاوەی زانیاریەکانن، ئەو زانیارانەی کە لە نەوەیەکەوە بۆ نەوەیەکی تر دەگوازرێنەوە. دووەم، کتێبە ئاسانەکان، ئەو کتێبانن کە بە زمانێکی سادە و ئاسان نووسراون. خوێنەرانی ئەم جۆرە کتێبانە فرەجۆرن، چونکە زۆربەی خوێنەران حەزیان لەو بابەتانەیە کە هزریان بە ئاسانی بتوانێت لەناو گۆمی سازگاری ئەو دەقوتێکستانە مەلە بکات و هیچ لێڵی و ئاڵۆزیەکی تێدا نەبێت. سێیەم، کتێبە ورد و ئاڵۆزەکان، ئەو کتێبانن کە بە زمانێکی ورد و ئاڵۆز نووسراون. خوێنەرانی ئەم جۆرە کتێبانە فرەکەم و دەگمەنن، چونکە هەموو خوێنەرێک لە خۆی ڕانابینێت خۆی لە قەرەی ئەم جۆرە کتێبانە بدات، وەکو کتێبی فەلسەفی و هزری و فەلەکناسی و تا دوایی. ئەم بەشەش بە کۆتا هات. تەرخانکردنی بودجە بۆ کڕینی کتێب. پێویستە هەموو خوێنەرێک بەتایبەتی خوێنەری جددی هەروەک چۆن حیساب بۆ هەموو پێداویستەکانی ژیانی دەکات و بودجەیان بۆ تەرخان دەکات، لە خۆراک و پۆشاک و تا دوایی. ئاواش بە شێوەیەکی فەرمی و بە گوێرەی داهاتی ساڵانەی خۆی بودجە بۆ کڕینی کتێب تەرخان بکات، چونکە کتێب سەرچاوەی معریفە و زانستە و بەردەوام زانیاری و شتی نوێ بە ئێمە دەبەخشێت و لە نەزانی و نەفامی و چەقبەستووی و هزری و معریفی ڕزگارمان دەکات و وا دەکات تاکو کۆمەڵگایەکی دانا و زانا و وریا و وشیار و تێگەیشت و پێگەیشت و پێ بگەێنێت. گرنگی تەرخانکردنی پارە بۆ کڕینی کتێب لەوەدایە کە هانمان دەدات هەمیشە پەیوەندیەکی تۆکمە و تند و تۆڵمان لەگەڵ کتێبدا هەبێت و لە هیچ کات و ساتێکدا لە کاروانی زانست و زانیاری و ڕۆشنبیری و داهێنان و شاکارە هونەری و ئەدەبی و هزری و معریفیەکان دانەبڕین. واتە خوێندنەوەیەکی زانستیانە و بابەتیانەمان بۆ ڕوودا و دیاردە و گۆڕانکاریەکانی واقعی ژیان هەبێت. ئەوانەی دەزانن بەهای کتێب لە بازاڕی ژیاندا چەند گرانە، نەک هەر پشت بە کتێب ناکەن، بەڵکو کتێب لە خۆشی و ناخۆشی و شین و شادی و هەژاری و دەوڵەمەندی و هەرەتی لاوێتی و سەردەمی پیریدا هاوڕێیان دەبێت و بۆ ساتێکیش بێت دڵیان بێ کتێب و خوێندنەوە ناسرەوێ. لەم سۆنگەیەوە زۆر پێویستە پەیوەندیەکانمان لەگەڵ کتێب لە پەیوەندێکی سۆزداریەوە بگۆڕین بۆ پەیوەندێکی ڕۆحی و ئەقلانی و هزری و شانبەشانی پێداویستەکانی لەش و جەستا. پێداویستەکانی هزریشمان دابین بکەین کە بریتە لە کتێب و سەرچاوەکانی معریفە. ئەم بەشەش بە کۆتا هات. هەبوونی پەرتووکخانە لە ماڵەوە. بۆ ئەوەی لە کاروانی کتێب و خوێندنەوە دوانەکەوین بە تایبەتی لەم سەردەمەدا کە سەردەمی جیهانگیریە، پێویستە هەریەک لە ئێمە کتێبخانەی خۆی هەبێت. بەڵام هەبوونی کتێبخانە نە بۆ ڕازاندنەوەی ژوور و خۆ دەرخستن بێ، بەڵکو بۆ خوێندنەوە بەدەستێنانی زانیاری و معریفە بێت لە گشت کایەکانی ژیاندا. بۆ هەبوونی کتێبخانەش بودجە و پارەیەکی وا زۆری تێناچێت کە باری ژیانمان قورس بکات، چونکە کتێب لە وڵاتەکەمان بە بەراورد لەگەڵ زۆرێک لە کاڵاکانی تر هەرزانترە. ئەمە لەلایەک و لەلایەکی ترەوە ئێستا چەندین کۆمپانیای بازرگانی بە قستی مانگانە و ساڵانە کتێب دەفرۆشن. قستەکەش پارەیەکی وانیە کە کڕیار جا فەرمانبەر بێ یان کاسبکار نەتوانێت بیدات. بەمەرجێک پلان و بەرنامەی هەبێت بۆ داهات و خەرجەکانی ساڵانەی خۆی. بۆ نمونە ئەگەر فەرمانبەرێک موچەی مانگانەی 700,000 دینار بێت و مانگانە تەنها 105 موچەکەی بۆ کڕینی کتێب تەرخان بکات، ئەوە مانگانە دەتوانێت بڕی 35,000 دینار و هەروەها ساڵانە بڕی 420,000 دینار بۆ ئەم مەبەستە تەرخان بکات. ئەگەر نرخی کتێبیش بە زیادەوە 5,000 دینار دابنێت، ئەوە فەرمانبەرەکە ساڵانە دەتوانێت 84 کتێب بکڕێت کە ئەم هەموو کتێبەش خۆی لە خۆیدا کتێبخانەیەک پێک دەهێنن. ئەدی ئەگەر 10 ساڵ لەسەر ئەم پلانە بەردەوام بێت، ئەوە دەتوانێت ببێتە خاوەنی 840 کتێب کە ئەمە ژمارەیەکی کەم نییە. لەم سۆنگەیەوە با هەریەک لە ئێمە لە ڕێگەی کڕینی کتێبی نوێوە زانیاری تازە بخەینە سەر خەرمانی زانیاریەکانمان و دوێنێ و ئەمڕۆ سبەینێمان پێکەوە گرێ بدەین. ئەم بەشەش بە کۆتا هات. پێشکەشکردنی کتێب بە دۆست و هاوڕێ. پێشکەشکردنی کتێب بە دۆست و هاوڕێ نەک هەر کارێکی بەجێ و باشە، بەڵکو زۆر پێویستیشە. بەڵام مخابن ئەم نەریتە لە وڵاتی ئێمە
هەر چەسپیوە و نەبۆتە کولتور، بەڵکو لای زۆرێک لە خەڵک مانای گاڵتەجاڕیشە، چونکە لە وڵاتەکەمان هێشتا ئەرزشی کاڵاکان لە هی کتێب زیاترە. ئەوە شوای کردووە لە بۆنە و ئاهەنگ و جەژنەکاندا کەس پەنا بۆ کتێب نەبات بە مەبەستی پێشکەشکردن بە دۆست و هاوڕێ. پێشکەشکردنی کتێب بە دۆست و هاوڕێ چەندین سوودی هەیە، گرنگترینیان ئەمانن: بە هاوڕێز بۆ کتێب دەگەڕێتەوە، هانی خوێندنەوە دەدات، خۆشەویستی زیاد دەکات، پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەهێز و تۆکمە دەکات، گڕ بە شەوە زەنگ و تاریکیەکان دەنێت، فاکتەرێکە بۆ بە کللتورکردنی خوێندنەوە، دەبێتە نەریتێکی شیا و گونجا و خەڵک چاوی لێ دەکات، سوود بەو کەسە دەگەێنێت کە پێشکەشی دەکرێت. ئەم بە 6 بە کۆتا هات. جیاوازی نێوان ئەوانەی ناخوێننەوە و ئەوانەی نازانن بخوێننەوە چییە؟ ئەمە پرسیارێکی گرنگە، چونکە وەڵامەکەی بڤەیە. ڕەنگە پاساومان بۆ بەرزبوونەوەی ڕێژەی نەخوێندەواری و کەم خوێندنەوە لە کوردستان تا ڕادەیەک لە جێی خۆی دابێت، گویا دوژمنانمان نەیانویستووە یاخود نەیان هێشتووە بە شێوەیەکی ئاسایی بخوێنین و لە دەردی نەخوێندەواری ڕزگارمان بێت. گریمان با ئەم پاساوەمان تا ڕادەیەک قبول بێ، بەڵام ئاخۆ ئەوانەی کە خوێندەوارن بۆچی لە پایچی ناخوێندنەوە و چ پاساوێکیان هەیە؟ ئایا کارە ساتەکە لەمەدایە؟ نەخوێندەوار ناتوانێت بخوێنێتەوە، خوێندەواریش نەخوێنێتەوە، ئەدی کێ بخوێنێتەوە؟ خۆ کەس لە هەسارەی مەریخەوە دانا بەزێت تا بۆمانی بخوێنێتەوە. نەخوێندنەوە لە کوردستان زەنگێکی بڤە و مەترسیدارە، هەم بۆ خۆمان هەم بۆ نەوەکانی ئایندەشمان، چونکە ئایندەی نەوەکانمان پەیوەستە بە ئەمڕۆمانەوە. ئەگەر ئەمڕۆ بناغەیەکی مەحکەم و بتەو بۆ نەوەکانماندا نەڕێژین، نەوەکانمان ناتوانن پاشەڕۆژی خۆیان لەسەری بنیاد بکەن. ئەلبەتە جیاوازی نێوان کەسی خوێندەوار و نەخوێندەوار وەکو جیاوازی نێوان بینا و نابینا وایە، بەڵام هەر کاتێک کەسی بیناش وەکو نابینا چاوەکانی لە ئاست زانست و خوێندن و خوێندنەوە داخست، ئیدی ئەو کاتە هیچ جیاوازیەک لە نێوانیاندا نامێنێت. پێم وایە وتەی وێڵ و ڕۆجەرس پڕ پێستی خۆیەتی کە لەم بارەیەوە دەڵێت ئەو کەسەی ناخوێنێتەوە حاڵی باشتر نییە لەو کەسەی نازانێت بخوێنێتەوە. بۆیە ئەوانەی ناخوێننەوە لە ڕووی پێزانین و ڕۆشنبیری و معریفەوە جیاوازیەکی ئەو تۆیان لەگەڵ کەسانی خوێندەوار نییە، چونکە لە ڕووی هزریەوە ناتوانن هیچ شتێک بەرهەم بهێنن و هیچ شتێکیش ببەخشنەوە. با پزیشکێک بە نمونە بهێنینەوە، ئەگەر ئەو پزیشک و نۆژدارە دەرچووی ساڵانی حەفتاکانی سەدەی ڕابردوو بێت و پشت لە زانیاریەکانی ئەم سەردەمە بکات و تەنها پشت بە زانیاریەکانی ئەو سەردەمە ببەستێت، ئاخۆ دەبێت لە دەست نیشانکردنی نەخۆشیەکان و چارەسەرکردنی نەخۆشەکاندا چ کارەسات و مەرگەساتێک بخڵقێنێت، چونکە ئەو دەرمانەی بۆ 40 تا 50 ساڵی پێش ئێستا بۆ هەندێک نەخۆشی چارەسەر بوو، ڕەنگە بۆ ئێستا کاریگەریەکی ئەو تۆی نەبێت یاخود زیانیشی هەبێت. بەڕاستی ئێمە لە سەردەمێکدا دەژین زانیاریەکان هێندە خێرا زێدە دەبن و گۆڕانیان بەسەردادێت، سەرمان سوڕماوە، بۆیە پێویستە بەوە دەکات ڕۆژانە زانیاریەکانمان لە گشت کایەکانی ژیاندا تازە بکەینەوە و لە خوێندنەوە دانەبڕین. هەروەها پێویستە گرنگی خوێندنەوە بۆ ئێمە وەکو گرنگی ئاو بێت بۆ ماسی. هەر کاتێ ئاو لە ماسی جیاکرایەوە ئەوە دەبێ ماسی چاوەڕوانی مەرگ بکات. ئەم بە 6 بە کۆتا هات. ئایا خۆشەویستی و هۆگری بۆ خوێندنەوە پێویستە؟ خۆشەویستی هەوێنی ژیانە، بەبێ خۆشەویستی هیچ شتێک یان کارێک تاسەر بەردەوام نابێ، کتێبیش لەم یاسایە بەدەر نییە. بۆیە ئەگەر بمانەوێت پەیوەندی ئێمە و کتێب تۆکمە و تونند و تۆڵ و مەحکەم بێت، پێویستە ئەم پەیوەندیە لەسەر بناغی خۆشەویستی تا مەزراو بێت. خۆشەویستیمان بۆ کتێب هەبێت، بۆ سەلماندنی ئەم خۆشەویستیش پێویستە هۆگری کتێب بین و بەردەوام لە ئامێزی بگرین و لێی نەتۆرێن، چونکە دوورکەوتنەوە لە کتێب دوورکەوتنەوەی لە ڕووناچی و زانیاری و زانست و معریفەت و پێشکەوتن و سەرکەوتن. بێگومان زۆرن ئەوانەی کە ڕۆژێک لە ڕۆژان دۆستانی کتێب بوون و کتێبیان خۆش دەویست، بەڵام ئەمڕۆ پشتیان لە کتێب کردووە و پەیمانی خۆشەویستیان لەگەڵ کۆشک و تەلار و پارە و پول و پلە و پایە بەستووە. نازانن چ خۆشەویستیەکی گرانبەهایان لەدەستداوە و چ فێڵێکیان لەخۆ کردووە و چ چاڵێکی قوڵیان بۆ عەقلی خۆیان هەڵکەندووە. بەڵام لە بەرامبەر ئەمانەشدا کەسانی وا هەن خۆشەویستی کتێب وایان لێ دەکات لە شین و شادیدا، لە خۆشی و ناخۆشیدا، لە تەنگانە و سەقامگیریدا، لە گەنجێتی و پیریدا، لە هەژاری و دەوڵەمەندیدا، لە شەڕ و ئاشتیدا، لە ماڵ و سەفەردا، کتێب لەسەر سفرەوخوانی هزریان بێت و پێکەوە بژین. بۆیە ئەگەر گەرەکمان بێ لە دیوانی کتێبدا فێری پند و ئامۆژگاریەکانی ڤیان و ژیان ببین، پێویستە لە کانگای دڵمانەوە خۆشمان بوێت و عاشقی بین. دایکی تریزاش لەبارەی خۆشەویستیەوە دەڵێت: خۆشەویستی میوەی هەموو وەرزێکە و لە بەردەستی هەموواندایە، بۆیە با هەوڵ دەین سوود لەم میوەیە وەربگرین و ناخی خۆمانی پێ بەهێز بکەین. ئەم بە 6 بە کۆتا هات. سوودوەرگرتن لە چرکە ساتەکانی ژیان. مەزنترین سەرمایە مرۆڤ کاتە،
چونکە هەروەک زانای پایەبەرزی ئیسلام حەسەنی بەسری دەڵێت تەمەنی مرۆڤ بریتیا لە چەند ساڵ و مانگ و ڕۆژ و کاتژمێر و خوڵەک و چرکەیەک. پندێکی کوردیش دەڵێت کات شیرە نەی بڕی دەتبڕێت. ژوول وۆرنیش دەڵێت پێم بڵێ چۆن کاتی خۆت بەسەر دەبێت تا پێت بڵێم چۆن کەسێکیت. بۆیە مرۆڤ دەبێت دەست بەو سەرمایە بەهاگرانانەوە بگرێت و بێهودا خەرجی نەکات و بزانێت چۆن بە چ شێوەیەک سوودی لێوەربگرێت و لە کات و ساتی خۆیدا بەکاریان بێنێت. بەڕاستی کات ڕۆڵێکی گەورەی هەیە لە شکست و سەرکەوتنەکاندا، بۆیە زۆر گرنگە خوێنەر نرخی کات بزانێت. هەندێک جار ئەگەر مرۆڤ چرکەیەک یان کەمتر لە چرکەیەک دوا بکەوێت دەبێتە هۆی ئەوەی پلەی یەکەم لەدەست بدات. بۆ نمونە لە چێبڕچەی وەکو ئەسپ سواریدا ئەگەر ئەسپ سوارەکە لە قارداندا چەندە خێرا و خۆشبەزیش بێ بەڵام بە چرکە دوا بکەوێت ناتوانێت پلەی یەکەم بەدەست بێنێت. بۆیە حەق وایە خوێنەر حیسابی بۆ چرکەکانی بکات، چ جای ساڵ و مانگ و ڕۆژ و کاتژمێرەکان. لەم سۆنگەیەوە دەبێت خوێنەر بەباشی کاتی خۆی بەڕێوە ببات و بە شێوەیەکی زانستی و بابەتیانە ڕێک بخات و بە هەر جۆرێک بێ کاتەکەی بە فیڕۆ نەدات تاکو تووشی کەمی کات و زۆری کارەکان نەبێت، چونکە ئەو کاتە تەرازۆکە لاسەنگ دەبێت و کار لە کار دەترازێ و ناتوانێت هیچ بە هیچ بکات. دەبێت خوێنەر بزانێت کە دابشکردنی کات پێویستی بە بەرنامەڕێژی هەیە، بۆیە دەبێت بزانێت چ کاتێک لە هەموو کاتەکانی تر سوود بەخشترە بۆ خوێندنەوە، یاخود چ کاتێک گونجاوە مێشک و دڵ و دەرونی ئامادەباشی ئەوەیان تێدا هەیە بخوێنێتەوە. ئەو کاتە بخاتە بەرنامەی کاریەوە بۆ بەهرەمەندبوون لەو سەرمایە مەزنە. لە هەمووشی گرنگتر پێگیریکردنیەتی بکاتەوە. ئەم بەشەش بە کۆتا هات. خوێندنەوە بۆ خوێندنەوەیە یان بۆ چێژوەرگرتنە لە خوێندنەوە. ئەگەر خوێندنەوەمان لە پێناو خوێندنەوە بێت وەک ئەوە وایە نان بەنان بخۆین، ئەمەش ڕەنگە کاتەکەمان بۆ پڕ بکاتەوە و لە دەست بەتاڵی ڕزگارمان بکات، بەڵام هیچ تام و چێژێکمان پێنابەخشێت، چونکە نابێ کەسمان بۆ ڕووپامایی بخوێنینەوە یاخود بۆ ئەوە بخوێنینەوە تا خەڵک پێی بڵێت بەڕاستی خوێنەرێکی فرەخاسە. ئەلبەتە خوێندنەوە چەندین مەبەست و ئامانجی پیرۆزی هەیە. یەکێک لەو ئامانجە پیرۆزانە چێژوەرگرتنە لە خودی خوێندنەوەکە، بەواتایەکی تر دەبێت خوێندنەوە تام و چێژمان پێ ببەخشێت و هەز بە لەزەتی خوێندنەوە بکەین. ئەمەش کاتێک مسۆگەر دەبێت کە بە ئارەزوو حەزەوە پەنا بۆ خوێندنەوە ببین، نەک لە ناچاریەوە. ئەمە لەلایەک و لەلایەکی ترەوە دەبێت زیاتر ئەو کتێبانە بخوێنینەوە کە نزیکن لە حەز و ئارەزوو سەلیقەمانەوە، تاوەکو لە کاتی خوێندنەوە دووچاری مەلەل و سستی و بێتاقەتی نەبین. بێگومانێکێک لە بەرهەمەکانی تام و چێژوەرگرتن لە خوێندنەوە بەردەوامبوون و درێژەدانە بە پرۆسەی خوێندنەوە، چونکە خوێندنەوە خەسڵەتێکی مگوناتیزی هەیە. هیزری و خوێنەر بەلای خۆیدا ڕادەچێشێت بە تایبەتی خوێنەری جددی و بە جۆش و خڕۆش، بەڵام ئەو ڕاستیە حاشا هەڵنەگرەش نایشارمەوە کە نووسەر یان وەرجێڕی کتێب ڕۆڵێکی گەورە و کاریگەری هەیە لە دروستکردنی ئەو تام و چێژەدا. ئەگەر ڕۆمانێکی بەناوبانگی جیهانی بە نمونە بێنینەوە کە لەلایەن دوو وەرجێڕی کوردەوە لە زمانی ئینگلیزی وەرجێڕاورێتە سەر زمانی شیرینی کوردیەوە، بەڵام وەرجێڕی یەکەم کەسێکی شارەزا و پسپۆر و زمانپاراو بێ بتوانێ مافی خۆی بداتێ، کەچی وەرجێڕی دووەم کەسێکی شارەزا و پسپۆر نەبێت بە هونەری وەرجێڕان نەتوانێ مافی بابەتەکەی بداتێ و بە نیوەچڵی کارەکەی ئەنجام بدات. چی دەبینین؟ لە وەڵامدا دەبێت بڵێن ئەم دوو تێکستە هەرچەند لە بنەڕەتدا لە یەک سەرچاوە هەڵقڵابن، کەچی دەبینی خوێنەر تاموچێزێکی زۆر لە ڕۆمانی وەرجێڕی یەکەم وەردەگرێت و ڕەنگە نەک بەجارێک بەڵکو بە چەندین جاریش تێنوێتیەکەی نەشکێنێت، بەڵام کاتێک خوێنەر ڕۆمانی وەرجێڕی دووەم دەخوێنێتەوە هەست بە بێزاری و جاڕسی دەکات، تەنانەت ڕەنگە پێی تەواو نەکرێت. ئالێرەدا هونەری نووسین و وەرجێڕان بەدیار دەکەوێت کە بێزگا لەلایەنە زانستیەکەی چەندە باندوور و کاریگەری هەبێت لەسەر کۆکردنەوەی خوێنەر بە دەوری کتێبدا، بۆیە جێخۆیەتی ئاماژە بە ڕۆڵی نووسەر وەرجێڕەکان بکەین لە دروستکردنی هێڤینی خوێندەوەدا. هاندانی خوێنەران بۆ خوێندنەوە بۆ دەستەبەرکردنی ئەم رازەش پێویستە نووسەر وەرجێڕەکان زۆر لە خەمی کتێبە باشەکان و بەسوودەکاندا بن و تەنیا ئەو کتێبانە بەرهەم بێنن کە بتوانن توێنێتی خوێنەران و کۆمەلگا بەگشتی بشکێنن و کەلێنەکانی پەرتوخانەکانمان پڕ بکەنەوە زانیاری و زانستی نوێ بە ئێمە ببەخشن. ئەم بەشەش بە کۆتا هات. شێوازی خوێندنەوەی کتێب. پێویستە هەرێک لە ئێمە بزانین چۆن کتێب بخوێنینەوە و شێوازی خوێندنەوەی کتێب چۆنە و بە چ شێوەیەکە تاوەکو سوود لە خوێندنەوەی کتێب یا هەر بڵاوکراوەیەکی تر وەربگرین. ئەلبەتە گرنگترین خاڵ پاراستنی مەودای نێوان چاوەکان و کتێبە، واتاوا باشە مەودای نێوان کتێب و چاوەکانمان لە کاتی خوێندنەوەدا لە 20 سانتیم کەمتر نەبێت، چونکە ئەو مەودایە نەزۆرە و نەکەمە. ئەگەر زۆرتر بێت ڕەنگ بێت چاو ڕەشکە و پێشکە بکات و بەباشی نەخوێنێتەوە، یان پیتەکان بەهەڵا بخوێنێتەوە، یان تەمبەڵ بێت لە خوێندنەوەی پیت و پەیوەکان. بە
بە تایبەتی ئەوانەی نەخۆشی چاوکزیان هەیە یان چاویلکەی پزیشکیان لە چاوە. هەروەها ئەگەر مەودایەکە زۆر نزیکیش بێ هەمدی زیان بە چاو دەگەێنێت و دەمار و ماسولکە و تۆڕەکانی چاو ماندوو دەکات و تووشی هەستیاری و چاو ئێشە و سەرسۆڕان و سووربوونەوەی چاو دەبێت. هەروەهاوا باشە کتێب لە ئاستی چاوەکانماندا بێت و بە شێوەیەکی وادا بنیشین پشتمان نەچەما بێتەوە، چونکە ئازار بە بڕبڕەکانی پشتمان دەگات و هەست بە ماندووبوون دەکەین. هەندی سوا باشە لە کاتی خوێندنەوە لەسەر زگ ڕانەکشین، بەڵکو بە شێوەیەکی ئاسایی پاڵدەینەوە یان لەسەر پێ پیاسە بکەین، بەڵام نە بۆ ماوەیەکی زۆر، چونکە بۆ ماوەیەکی زۆر وەستان لەسەر پێ دەبێتە هۆی ماندووبوونی ئەژنە و پشت و پێیەکان و ماسوولکەکان. هەروەها زۆر دانیشتنیش هەمان ئەنجامی خراپی هەیە، بۆیە دەبێت هەردوو حاڵەتەکە مامناوەندی بێت تا فشار بۆ سەر کۆئەندامی لەش دروست نەکا، بە تایبەتی کۆئەندامی مێشک و چاو کە دوو دەستگای زۆر گرنگن بۆ وەرگرتنی زانیاریەکان و پاراستنیان لە ناو یادگا. ئەم بە 6 بە کۆتا هات. لە کاتی خوێندنەوە وا باشە سوود لە مێز و کورسی وەربگرین. هەبوونی کورسی و مێز ڕەوشی خوێندنەوە ئاسان دەکات و یارمەتی خوێنەر دەدات کە هۆش و زەینی زیاتر ئامادەباشی ئەویان تێدا هەبێت جێ بۆ تێکستەکان شل بکەن. بۆیە خوێنەر پێویستی بە کورسی و مێزێک هەیە بۆ ئەم مەبەستەش وا باشە ژوورەکەی یان شوێنی دانیشتنەکەی کورسی و مێزێکی تایبەت بێت، بەڵام دوور بێت لە پەنجەرەوە، شوێنی سەرنجڕاکێش و تابلۆی ڕەنگاوڕەنگ و هەڵواسرا و تیشکی ڕاستەوخۆی خۆر. هەروەها ئەو مێز و کورسیە بە شێوەیەک دروست کرابن کە خوێنەر بە ئاسوودەی بتوانێت لەسەریان بنیشێ و پاڵداتەوە و پشتی نەچەمێتەوە، هەست بە خۆشی و ئاسوودەی بکات و بنی پێیەکانی بە ئاسانی لەسەر ئەرز دابنێت، چونکە دانیشتنی خوێنەر بە شێوەیەکی ئاسایی لەسەر مێز و کورسی زیاتر بیافی بۆ دەڕەخسێنێ کە بابەتەکە بە شێوەیەکی هێمنانەتر و ئارامتر خەیاڵێکی ئاسوودەترەوە بخوێنتەوە و زیاتر و باشتر لی تێبگات. بەڵام دەبێت بەینابین هاتوچۆ و پیاسە بکات، چونکە خوێندنەوە بە یەک جۆر و شێواز مەلەل و بێزاری دروست دەکات. ئەم بە 6 بە کۆتا هات. خوێندنەوە بۆ هەمووانە. خوێندنەوە پرۆسەیەکە هەر تەنها پەیوەست نییە بە گەورە و بچووک یان هەژار و دەوڵەمەند یان دەسەڵاتدار و بێدەسەڵات یان پیا و ژن یان پیر و تولاس یان پزیشک و ئەندازیار یان مامۆستا و فەرمانبەر و کاسبکارەوە، بەڵکو بۆ هەموو کەس و چین و توێژێکە بەبێ جیاوازی و بێجیاکاری. بۆیە بە هیچ پاساوێک ناتوانین خۆمانی لێ ببوێرین و دەرگای هزری خۆمان بەڕووی دانەکەینەوە، مەگەر کەسانێکی گەمژە و دەبەنگ و هێڕ بین، ڕقمان لە ڕووناچی و ئاسۆ بێت، حەزمان لە تاریکی و شەوە زەنگ بێت. لەم سۆنگەیەشەوە مرۆڤی وریا و بە ئاگا و هۆشمەند ناتوانێت بەبێ خوێندنەوە و کتێب بژیت و لە هەمان کاتیشدا بانگەشەی وشیاری و ڕۆشنبیری و ڕۆشنگەرانی بکات، بە تایبەتی لەم سەردەمەدا کە گۆڕانکاریەکان بروسک ئاسا بەسەر ئێمە تێدەپەڕن. چێ هەیە پێویستی بە هەناسەدان و خواردن و خواردنەوە و پۆشاک نەبێت، چێ هەیە بەبێ خەوتن و ڕازان بەحەسێتەوە، چێ هەیە بەبێ دڵنەوایی و ئاسوودەی ئۆقرە بگرێ. ئەگەر بایەخی خوێندنەوە لەمانە زیاتر نەبێت بۆ ژیان، مسۆگەر کەمتر نییە، بەڵام بۆ کەسێک کە قەدری ئەم گەوهرە بزانێت و تەنانەت ئەگەر لە قوڵایی دەریاشدا بێ بتوانێ وەک مەلەوانێکی شارەزا و بستە دەری بێنێ و سوود و بەهرەی لێوەر بگرێت. ئەم بە 6 بە کۆتا هات. پاراستنی کتێب لە فەوتان. کتێب سەرمایەکی زانستی و نەتەوەیی و نیشتیمانیە، بۆیە پێویستە پارێزگاری لێ بکەین و نەهێڵین بفەوتێت و لەناو بچێت. مخابن کۆمەلگای کوردی وەکو پێویست کتێب ناپارێزێت و قەدری ئەم سەرمایە مەزنە نازانێت، بۆیە بە سەدان و هەزاران کتێبی دەستنووسمان هەبوون، زۆربەی هەر زۆریان بەهۆی کەمتەرخەوی و خەساردیان فەوتان و لەبین چوون. ئەمە لەلایەک و لەلایەکی ترەوە کتێبە چاپکراوەکانیش لە سایەی ئەم بێباچیەمان تەمەنیان کورتە و زۆر جار بە خراپی بەکاریان دێنین و بۆ پاکردنەوەی جامەکان و فرۆشتنی گولە بەڕۆژە دەمەزێخین. ئەم بە 6 بە کۆتا هات. چێ لە قەیرانی کەم خوێندنەوە لە کوردستان بەرپرسیارە. نەخوێندنەوە یا کەم خوێندنەوە لە کوردستان لە سنووری دیاردە و ئارێشە تێپەڕیوە و بووە بە قەیران، قەیرانێک کە هەر هەمومان لەسەر هەڵدانی بەرپرسیارین، بە تایبەتی بڕیار بەدەستان و ڕۆشنبیران و مامۆستایان و فێرکاران و ڕاگەاندنکاران و بیرمەندان و قەڵەم بەدەستان و تا دوایی. بۆیە جێی خۆیەتی پەیامێک ئاڕاستەی هەموو ئەو لایەن و کەسانە بکەین کە ئەم بەرپرسیارەتیان دەکەوێتە ئەستۆ، تاکو بە جددی هەوڵی بنەبڕکردن و نەهێشتنی ئەم قەیرانە بدەن و لە ڕەگ و ڕیشەوە ڕیشەکێشی بکەن، چونکە هەبوونی ئەم قەیرانە نەک هەر کاریگەری نەرێنی بۆ سەر ئاستی ڕۆشنبیری و هزری و زانستی تاک و چین و توێژەکانی کۆمەلگا هەیە، بەڵکو کاریگەری نەرێنی لەسەر کۆی سیستەمی ژیان و کایەتەکانی دروست دەکات، ڕەوڕەوەی ژیان پەک دەخات. بەڕای بەندە گرنگترین ئەو لایەن و کەسانەش کە دەبێتە
ئەم بەرپرسیارەتیە گرنگە بگرنە ئەستۆ ئەمانن: یەکەم، بەرپرسیارەتی پەرلەمان و حکوومەتی هەرێم. پێویستە پەرلەمان و حکوومەتی هەرێم بە جددی بەرپرسیارەتی چارەسەرکردنی ئەم قەیرانە بگرنە ئەستۆ، چونکە باڵاترین سەرچاوەی یاسادانان و بڕیاردانن لە هەرێمی کوردستان. بۆیە لە ڕێگەی دانانی سیستەمێکی گشتگیریەوە دەتوانن سنوورێک بۆ زیاتر تەشەنە نەکردنی ئەم قەیرانە دابنێن و ڕێگە چارەی گونجاویش بدۆزنەوە بۆ ڕیشەچێشکردنی ئەم قەیرانە. بەڵام چێن ئەوانەی ئەم سیستەمە دادەنێن، چۆن و بە چ پێوەرێک دایدەنێن، کەی و تۆف لەم قەیرانە وردەبنەوە و بە جددی و لێکۆڵینەوە توێژینەوەی لەسەر دەکەن کە بتوانێ وەڵامگۆی ئەم سەردەمە بێت و واقعێک بخڵقێنێت تاوەکو خوێندنەوە لە ناو کۆمەڵگەکەمان ببێت بە کللتور. ئەمە پرسیارێکە و ئایندە وەڵامی ئەم پرسیارەمان دەداتەوە. دووەم، بەرپرسیارەتی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بەرپرسیارەتێکی مەزنی لە ئەستۆدایە، چونکە باڵاترین سەرچاوەی زانست و مەعریفەیە و نەوەکانی کۆمەلگا لەسەر دەستی ئەم ناوەندە زانستی و هزرێت تێدەگەن و پێدەگەن. بۆیە دەبێت لە ڕیشەچێشکردنی ئەم قەیرانە ڕۆڵێکی کاریگەری هەبێت و کار بکات بۆ بە کللتوریکردنی خوێندنەوە لە ناو کۆمەڵگەی کوردەواریدا و لە ڕێگەی پرۆگرامەکانی خوێندن و ئەو لێکۆڵینەوە توێژینەوانەی کە ئەنجام دەدرێن لەم بیاڤەدا. هەروەها دەبێت خوێندکارەکان بە شێوەیەک دەربچوێندرێن کە ئامادەباشی ئەوەیان تێدا هەبێت سوارچاکانە لە بیاوی خوێندنەوەدا ئەسپی خۆیان تاو بدەن، چونکە دەرچوانی زانکۆ بە حکمی دامەزراندنیان لە گشت ناوەندە جۆراوجۆرەکانی خوێندندا ڕۆڵێکی شایستە و سەرچیانە دەبێت لە ڕاهێنانی نەوەی نوێ لەسەر خوێندنەوە. بەڵام مخابن حاڵی حازر پێچەوانەی ئەمە ڕاستە، هەرچەندە ئێمە هیچ داتایەکی فەرمیمان لە بەردەستانە، بەڵام واقعی کۆمەلگاکەمان پێمان دەڵێت زۆربەی دەرچوانی زانکۆ نەخۆیان دەخوێننەوە و نەهانی خوێندنەوەش دەدەن. ئەمەش بۆ کۆمەلگا کارەسات و مەرگەساتە. سێیەم، بەرپرسیارەتی وەزارەتی پەروەردە. ئەگەر بەرپرسیارەتی وەزارەتی پەروەردە بەگشت ئۆرگانەکانیەوە لە بەرپرسیارەتی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی زیاتر نەبێت، مسۆگەر کەمتر نییە، چونکە قوتابخانە بناغە و شەنگستی پەروەردە و فێرکردن و تێگەیاندن و پێگەیاندنی نەوەی نوێیە. لەم سۆنگەیەوە ئەگەر بمانەوێت ئەم قەیرانە ڕیشەچێش بکەین و کۆمەلگاکانمان لەسەر خوێندن و خوێندنەوە ڕابێنین، پێویستە لە قۆناغی باخچەی ساوایان و قۆناغی بنەڕەتیەوە دەست پێ بکەین و لاپەڕەیەکی نوێ هەڵدەینەوە تاوەکو هەر نەوەیە کللتوری خوێندنەوە بۆ نەوەیەکی تر درەختی خوێندنەوە لە کوردستان بێتە بەر. بۆیە ئەرک و بەرپرسیارەتی وەزارەتی پەروەردەیە بە شێوەیەکی وا سیستەمی خوێندنەوە بۆ گشت قۆناغەکان دابڕێژێ کە زەمینە سازی بکات بۆ ڕاهاتن لەسەر خوێندنەوە و پەیداکردنی ئەو گەوهرە گرانبەهایە کە خەریکە ون دەبێت. چوارەم، بەرپرسیارەتی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان. وەزارەتی ڕۆشنبیری و لاوانیش بەشی شێری ئەم بەرپرسیارەتەی بەردەکەوێت. بۆیە ئەرچی وەزارەتە ماچێنەی وشارکردنەوە بە ئاگاهێنانەوەی تواناسازی بۆ گشت تاکەکانی کۆمەلگا بخاتە گەڕ. ئەمەش لە ڕێگەی کردنەوەی پەرتوکخانە لە گشت شار و شارۆچکە و گوندەکانی کوردستان، هەروەها بەکارهێنانی پەرتوکخانەی گەڕۆک و کردنەوەی خول و بەستنی کۆڕ و سیمینار و گەڕانەوەی بەها بۆ خوێندنەوە لە ڕێگەی بەرزنرخاندنی ڕۆڵی نووسەران و هزرەدانەرەکان و پشتگیریکردنیان لە سەرخستنی ئەم پرۆسەیە. پێنجەم، بەرپرسیارەتی مامۆستا و ڕاهێنەران. مامۆستا و ڕاهێنەران لە گشت ئاستێکدا بەرپرسیارەتێکی گەوریان لەسەر شانە، چونکە کاراکتەری سەرچین لە ناو ناوەندەکانی خوێندندا. بۆیە دەتوانن نمونەیەکی جوان پێشکەش بە قوتابیەکانیان بکەن لە ڕێگەی هەندێک پرۆژەی استراتیژیەوە ئەم دەرگایە بەڕووی ئەواندا بکەنەوە و خوێندنەوەیان لا شیرین بکەن و هانیان بدەن بۆ بەرزکردنەوەی دروشمی خوێندنەوە لە پێناو بەدەستهێنانی هەموو شتێکدا. ئەلبەتە کاتێک ئەمە لەسەر زەمینی واقعیدا دەچەسبێت کە خوێندنەوە لای مامۆستا و ڕاهێنەران ببێتە استراتیژی نەک تاکتیک، بەڵام داخم ناچێت توێژی مامۆستایانیش کە بەندە یەکێکم لەوان لە خوێندنەوە دابڕاون و بەلایەندا ناچن. بێگومان هۆیەکە هەرچیەک بێت نابێتە پاساو بۆ خۆ درخستنەوە لە خوێندنەوە، چونکە ئەگەر بۆ هەموو کەسێک ڕەوا بێت بۆ مامۆستایان کارێکی ناڕەوایە. لەبەر ئەوەی مامۆستا وەکو چرا و خەتیرە و سەرچاوەی زانست و مەعریفەیە. عەرەب وتەنی کەسێک هیچی نەبێت ناتوانێت هیچ ببەخشێت. مامۆستایە کلۆڵ و کۆلەوار بێت و شتێک لەم دنیاە جەنجاڵ و پڕ زانیاری و ڕووداوە نەزانێت دوێنێ و ئەمڕۆ سبەینێ پێکەوە گرێ بدات، چۆن دەتوانێت ببێتە نمونەیەکی باش بۆ قوتابیانی تاکو چاوی لێ بکەن و ڕێچکەکەی بگرن.
لەم سۆنگەیەوە مامۆستا دەبێت داینەمۆی هەڵگیرسانی بڵێسەی شۆڕشی خوێندنەوە بێت لە وڵاتدا تاوەکو لەم نەکبەتی و نەهامەتیە ڕزگارمان ببێت و کە تێیکەوتوین. شەشەم بەرپرسیارەتی دایک و باوکەکان و خێزان. بێگومان بەرپرسیارەتی دایە و بابە و خێزان لە بەکەلتوریکردنی خوێندنەوە هیچی لە بەرپرسیارەتی ناوەند و ئۆرگانەکانی تر کەمتر نییە، چونکە خێزان کولەکەی شەنگستی کۆمەلگایە. ئەگەر ئەندامانی خێزان هەر لە سەرەتاوە لەسەر خوێندنەوە ڕاهاتن، ڕنگدانەوەی ئەرێنیان دەبێت لەسەر کۆمەلگا و بە ئاسانی ئەم بەهایە دەچەسپێ و دەبێت تا کەتوار. بۆیە پێویستە دایە و بابەکان هەر لە سەرەتاوە منداڵەکانیان بە چەمکی خوێندنەوە ئاشنا بکەن و کاری لەسەر بکەن تا ببێتە کاڵای باڵایان. ئەمەش پێویستی بە فەراهەمکردنی زەمینە هەیە. لە هەمووشی گرنگتر ئەوەیە لە بیاوی خوێندنەوەدا بۆ منداڵەکانیان نمونەیەکی زیندوو بن، بەواتایەکی تر دەبێت دایە و بابەکان ئەهلی خوێندنەوە بن و خوێندنەوەیان خۆش بوێت و چرای خوێندنەوە لە ماڵەکەیاندا گیرسێنن تا بتوانن ڕووناچی بە منداڵەکانیان ببەخشن. ئاخر مرۆڤ خۆی لە تاریچیدا بژیت، چۆن دەتوانێت ڕووناچی بە کەسانی تر ببەخشێت؟ ئەمە مەحاڵە، چونکە یاسای ژیان وایە. بۆیە باشتر وایە پێش ئەوەی منداڵ بچێتە باخچەی ساوایان و قوتابخانە بە خوێندنەوە ئاشنا بکرێت، ئەگەر بەنیگار و وێنەش بێت. هەفتەم بەرپرسیارەتی کەناڵەکانی ڕاگەیاندن و ڕاگەیاندن کاران. ئەمڕۆ ڕاگەیاندن وەک دەسەڵاتی چوارەم حیسابی بۆ دەکرێت و لە گشت پیاوەکانی ژیاندا ڕۆڵی دیار و بەرچاوی هەیە. بۆیە بەرپرسیارەتەکەشی مەزن و گەورەیە. پێویستە ڕۆڵێکی کارا و ئەکتیڤ بجێڕێ لە بنەبڕکردن و ڕیشە چێشکردنی ئاریشە و قەیرانەکاندا. بۆ ئەم مەبەستە دەکرێت کەناڵەکانی ڕاگەیاندن و ڕاگەیاندنکاران پردێکی پتەوی پەیوەندی لە نێوان خەڵک و خوێندندا دروست بکەن و جوانی بە ژیان ببەخشن. هەروەها فرەکەناڵەکانی ڕاگەیاندن و وەشاندن چین و توێژەکانی کۆمەلگا لە مەترسی قەیرانی خوێندنەوە ئاگادار دەکەنەوە لە خەوی خەفڵەت بێداریان کەنەوە. ئەمڕۆ کەناڵەکانی ڕاگەیاندن بە بیسترا و بینرا و نووسراوە زۆرترین کاریگەری و باندۆریان لەسەر هەست و نەستی خەڵک هەیە. بۆیە زۆر بە ئاسانی دەتوانن پەیامی خۆیان بە خەڵک بگێنن و چرای خوێندنەوە لە ماڵەکاندا گیرسێنن و کۆتایی بە شەوە زەنجی نەخوێندنەوە بێنن. بۆیە هیوادارین لە ئاست ئەم بەرپرسیارەتە دیرۆکیە دابین و ببن بە هێزێکی لە بنەهاتوو بۆ سەرخستنی ئەم پرۆژەیە و بنەبڕکردنی قەیرانی نەخوێندنەوە. هەشتەم بەرپرسیارەتی ڕۆشنبیران و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی. ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بە سەدان سەنتەر و مەڵبەند و ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی هەن، گوایە هەمویان کار دەکەن بۆ دروستکردنی کۆمەلگایەکی ڕۆشنبیر و مەدەنی. بەڵام مخابن تا ئێستا ئەمە لەسەر زەمینی واقع نەچەسپیوە، چونکە تا ئێستاشی لەگەڵ دابێت ڕێژەی نەخوێندەواری لە کوردستان زۆر بەرزە، بەتایبەتی لە نێوان ئافرەتان و بەساڵاتوان. هەروەها ئاستی ڕۆشنبیری هیزری و زانستی و زۆربەی خەڵک نزمە و لە ئاست بڵندخوازی ئەم سەردەمەدا نییە کە ئێمە تێیدا دەژین. سەر ڕای قەیرانی نەخوێندنەوە ئەمڕۆ کۆمەلگا بەدەست دەیان کێشەی ترەوە دەناڵێنێت کە دەکرێت ئەو سەنتەر و ڕێکخراوانە ڕۆڵیان هەبێت لە چارەسەرکردنیان. بۆیە دەبێ ئەمانیش لە قۆناغی تیۆریەوە بچنە قۆناغی پراکتیکی و دڵسۆزانە و شێڵگیرانە کار بکەن بۆ بەرزکردنەوەی ئاستی زانستی و هزری و ڕۆشنبیری خەڵک و بەرەو سەرچاوەکانی زانستی و معریفی ئاراستەیان بکەن. نۆیەم بەرپرسیارەتی کۆمەلگا. ئەم بەرپرسیارەتە گشت ئەندام و چین و توێژەکانی کۆمەلگا دەگرێتەوە. جا گیزیر بێت یان وەزیر، گەدا بێت یان پاشا، هەژار بێت یان میر، چونکە ئەمە بەرپرسیارەتی هەر هەمومانە. بۆیە نابێت کەس لەم بەرپرسیارەتە ڕابکات و لەم کاروانە دوا بکەوێت. بەو هیوایە بە هەمومان بتوانین ئەم کاروانە بگێنین بە مەنزڵ و مۆمی خوێندنەوە لە ناو دڵی گشت کەسێک و لە ناو هەموو ماڵێک داگیرسێنین و لە دێوەزمە و شەڕی نەخوێندنەوە دوورکەوینەوە و کۆمەلگایەکی خوێندەوار و وەشیار و تێگەیشت و پێگەیشت و پێشکەوت و سەرکەوت و تێبگێنین و پێبگێنین. ئەم بە 6 کۆتایی هات. بەرهەمە چاپکراوەکانی نووسەر. یەکەم، فەرهەنگاکانی کوردی بە کوردیە ژووری، کوردیە ناوەڕاست. دووەم، ڕەوشنبیر کێیە. سێیەم، هونەرێ پەیڤینێ چاوا جوان باخڤین. چارەم، هونەرێ نڤیسینی چاوا باش بنڤیسین. پێنجەم، پەیوەندی دنافبەرە مامۆستایە و قوتابیەدا. شەشەم، خەزینە زانستی 10,000 پرسیار و بەرسڤادا بەرگەی یەکێ. هەفتەم، خەزینە زانستی 10,000 پرسیار و بەرسڤادا بەرگێ دوێ. هەشتەم، گەڕیان لە دیف بەختەوەریە. نۆیەم، بنەما و ئادابەکانی دانوستاندن. دەیەم، 2005 ژ جیهانێ. 11، دەروونناسیە زارۆکە.
12 مامۆستایە باش و سەرکەفتی کێیە؟ ببادینی. 13 مامۆستای باش و سەرکەوتوو کێیە؟ بسۆرانیم. 14 سەرهاتیە هەرچیە و جوتیارێ چیرۆکە شیعر. 15 ئەلەند سەد سرود و هەلبەستێن زارۆکان. 16 ڕۆژنامەنووسی پرۆفیشناڵ و ئیتیکی ڕۆژنامەوانیم. 17 هونەری خوێندنەوە 140 کلیل بۆ سەرکەوتنی قوتابی لە تاقیکردنەوەکاندا. 18 پەندێن ژیانێ ژگۆتنێن زانا و ناودارێن جیهانێم. 19 خاڵخاڵۆک هەڵبەستێن زارۆکە. 20 کارگێڕیە قوتابخانێ و ڕێڤەبەریە سەرکەفتی ببادینی. 21 کارگێڕی قوتابخانە و بەڕێوەبەری سەرکەوتوو بەسۆرانیم. 22 ڕێبەرێ هشیارکردنێ ژمەترسیێن مین و تەقەمەنیە. 23 پەروەردە و فێرکردنی منداڵ لە ئیسلامدا. 24 7 سەیر و سەمەرەکانی جیهان. ئەم کتێبە بە کۆتایی هات بە هیوای وەرگرتنی سوود و زانیاری زیاتر. پرۆژەی کتێبخانەی دەنگی بۆ نابینان و دڵڕۆشنان. گەر دەتەوێت ئاشنابیت بەو کتێبانەی کە ئاودێری هزر و بیرە بۆ دەستکەوتنی زانیاری هەمەجۆر و سوودبەخش، گوێ بگرێ لە تۆمارکراوەکانی ڕێکخراوی بنیاد. بۆ سەرنج و تێبینیەکانتان پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنە بکەن 0750 482 3152. پرۆژەی کتێب بۆ هەمووان.